ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکی کە لێرە پێتان شادەبینەوە ئەم شەو لە تەوەرێکی کە تەوەرێکی زۆر زۆر مەبەست ئەویش پەیوەستە بە سروشتەوە. ئێمە بابینە سەر ئەو تەوەرەی ئەو بابەتی کە بزانین بەنسبەت ئێمەی کوردۆ سروشتێکی زۆر جوانمان هەیە و بە تایبەت بۆ فیلمسازی ئەو سروشتەی هەمانە لە هەموو ئەو ناوچە جوگرافیانەی بەشەکانی کوردستان و هەموو وەرزەکان هەمووی هەر یەکەی بۆ خۆی گزارشتە لە چەمچێکی بواری فیلمسازی. ئەتوانین بڵین لە ناو چێوە فرێمی فیلمە هەر هەمووی پێگەیەکی جوانی هەیە و گزارش جوان ئەگەیەنێت. جا لێرەوە ئەم شەو خۆشحاڵین هاوڕێیەکمان هاوڕێیەکی ئازیزمان فیلمسازێکی دێرینی قەڵاو منارە ئەو شارە دێرینە بەقەد هەولێر بەتەمەن نییە نا بەڵام تواناکەی ئەتوانم بڵێ ماوا دێرینە ئەم شەو لەگەڵمانە و با بزانین کاگ عەدنان گیان یاخوا بەخێر بەیبان دیەمان کا عەدنان. زۆر سپاس بۆ فیلمسازان، سپاس بۆ سەرکەوتاروی جوان، سپاس بۆ ئەو بزوتنەوە سینەماییە لە ڕێگای پلاتفۆرمی فیلمسازانەوە کە دەتوانین زوو بە یەکتر ئاشنا بین، دەتوانین کۆمەڵێک ڕای جیاواز لەسەر سینەما و لەسەر فیلمسازی بە تایبەتی گەشە سەندنی فیلمسازی لە هەرێمی کوردستان و گەشە سەندنی فیلم لە هەموو دنیا و جوولە و بزوتنەوەی فیلمسازی لە شار و شارۆچکانی کوردستان بە وردی قسە بکەین و باشتر لە یەکتر حاڵی بین کە بتوانین پۆزتیڤانەتر بیر بکەینەوە کە لەمەوت وە سینەمامان بەچ ئاراستەیەک دەڕوا و چۆن بتوانین باشتر کار بکەین و کاریگەریوان هەبی لەسەر هەم ناوخۆ هەم دەرەوە. چاوەکەمی کە عەدنان گیان زۆر زۆر سپاس بەو هیوایی ئێمەش من وەکو خزمەتکارێک وەکو دەروێشێک لەم پێگەیەوە لەم سەکۆیەوە بتوانم بۆ چوون و دید و بابەتی زۆربەی فیلمسازان لەگەڵ هاوڕێکانمان کۆ بکەینەوە و لێرە بیکەینە سەرچاوە بۆ فیلمسازانی ئەمڕۆ بۆ ئایندەش، چونکە بەڕێستان نەزانن ئێمە ئەو سەرچاوانەی کە هەمانە وەکو کتێب هەموو چەند کتێبێکن زۆر کەمن، وەکو هەتا نووسینەکانیش زۆر کەمن، وەکو نووسینی وڵاتان و زمان و میلەتانی تر نییە. اینجا خۆش دەزانیت یعنی ئەمڕۆ گەلێ جار وای لێدێ خەڵک لە ناو سیارەیە زۆر دێ و ئەڕوات مەسافەی زۆر ئەڕوا، بەڵام ئەتوانێ بیخاتە سەر یوتوب و ئەو بابەتانە جۆ لێ بگرێ. من بۆ خۆم گەلێ جار وا ئەەکەم چونکە لە ناو ناتوانم کتێب بخوێنمەوە سیارەش لێ بخۆڕم، بەڵام ئەتوانم بیخەمە سەر یوتوب لە ڕێی یوتوبەوە یا لە ڕێی پیجێکی ئەلکترۆنیەوە جۆم لێ بێت ئەو کەسە بابەتەکەی چییە باسی چیەکات. اینجا بۆیە بەزەر ئازانیوە هەموو موانانەی بەڕێزانی وەکو ئێوە لەوێ ببنە سەرچاوە، چونکە ئێمە لە یوتوب و لە تویچەر و لە فەیسبوک لە هەرسێکی بە یەکەوە داوازێت و بێجگەلەوەی لە کۆمەڵی گروپی کە شێرێک بۆی زۆرترین کەس بیبینێ و سەرچاوەکان وەکو سەرچاوە لە هەر هەموویا هەبێت، وەکو بڵێ چۆن بڵێ لە هەموو کتێبخانەکانە. اینجا خۆشحاڵین بەخێربێ سەر و سەرچاومان. کا عەدنان گیان ئەڵبەتە ئێمەی کورد وەکو سروشت دەوڵەمەندین بە هەموو ئەو چەمکانەی چی وەکو وەرز چی وەکو جێگەی جوگرافی کە لۆکیشنەکان جێگەکان هەمووی بۆ گزارشتی بواری فیلمسازی زۆر زۆر گونجاون، تەنانەت دەتوانرێت زۆر ئیشی وردیشی تیا بکرێت، ئاسانیشە. من پێم وایە زۆر ناوچەی کوردستانی ئەتوانین بڵێن دەڤەرێک بگریت، لەو دەڤەرەیە ئەتوانی ناوچەی شاخاوی دەشت هەمووی کۆپان بیت، هەمووی کۆ بکەیتەوە، توانی وا پێشانی بێ وەکۆی لە بیابانی نیڤادای ئەمریکای، ئەدوەکو ئەوەی کە لە هەر وڵاتێکی لە وڵاتان گەلێ جار ئەو سروشتە ئەبێتە هۆی مایەی کۆمپانیایەکی گەورەی بازرگانی فیلمسازی لە هەموو
فیلمەکانەوە بێن لەو جێگەیە لەو دەبەرە زۆربەی جێەکانی کوردستان لەبارە ئەگەر بێت و ئاسایش بەرقەرار بێ و پێگە بدرێەوە کۆمپانیانەی جیهان نەتوانن بێسوودی لێ ببینن. جا پێم خۆشە بزانم بابەتەکەی بەڕێستان چییە؟ ئەمە بۆ چوونی منە بەس حەزەکەم بۆ چوونی بزانم لەسەر سروشت. زۆر سپاس، سڵاو لە هەموو بینەران، سڵاو لە هەموو خۆشەویستان، لە هەموو ئەو کەسانێک کە سەیرمان دەکەن و لە ئایندەش لەگەڵمان دەبن و بێکەوە بتوانین کاتێکی پڕسوود بابەتێکی جیاواز لە بابەتەکانی دیکە قسە و گەنگەشە و گفتوگۆی لەسەر بکەین. من بیرم کردەوە دەبێت بابەتێکی جیاواز ئەمجارە پێشکەش بکەم، بابەتێک کە تا ئێستاکە قسەی لەسەر نەکرابێ یان زۆر کەم قسەی لەسەر کرابێ. بابەتەکەمان ناویشانی بابەتەکەمان سروشت لە فیلمی کوردیدا. جارێ بە هەر لە سەرەتاوە باسی ئەوە بکەین بۆ ناڵێن سروشت لە سینەمای کوردیدا هەر بەپێی لە کۆڵنەوەکی خۆم کە بەشێکی لە گۆڤاری دیوانیش بڵاوم کردەوە. سینەمای کوردی دەستەواژەیەکی هەڵەیە، دەستەواژەیەکی هەڵەیە بە تێگەیشتنی من بە لێکۆڵنەوەی من دەستەواژەیەکی هەڵەیە، چونکە لە ناو کوردستان لە ناو باشووری کوردستان با بڵێ یان هەموو پارچەکانی دیکەش لە ناو ئەو زۆنەی یان ئەو جوگرافیایی کە کورد لێی دەژی و پێی دەڵێن کوردستان نەتەوەی دیکەش هەیە. بۆ نمونە لە باشووری کوردستان نەتەوەی تورکمان هەیە، سریانیەکان هەن واتە مەسیحیەکان برا مەسیحیەکانمان و خوشک و برا ئێزیدەکانمان هەن و خوشک و برا یەهودیەکانمان هەن و کۆمەڵێک نەتەوە و ئاینی جیاواز دیکە. ئەگەر ئێمە بڵێن سینەمای کوردی بەڕاستی لەو بڕوایەدامە کە غەدرێک لە فیلمسازی نەتەوەکانی دیکە دەکەین. بۆ نەڵێن ئەگە بڵێن فیلمی با بڵێن سروشت لە فیلمی کوردیدا واتە ئێمە فۆکسمان لەسەر فیلمی کوردیە نەک فیلمی کوردستانی. فیلمی کوردستانی مەساحەکە فراوانترە. بۆیە ئەو وەکو پێشەچیەک من ویستم ئەو ڕوونکردنەوە بدەم کە دەستەواژەی سینەمای کوردی بە بڕواو تێگەیشتنی من دەستەواژەیە کە زۆر ورد نییە، زۆر دقیق نییە، بەڵام سینەمای کوردستانی ئەگەڵ سینەمە باز بکەین دەستەواژەکە فراوانترە و دیموکراسیان نەتریشە و جێ و مەکانی هەموو پێکهاتەکانی دیکەی کوردستانی لێ دەبیتەوە. بەس منش حەزەکەم بۆ چوونێک لەسەرەمە بەم، چونکە هەر میلەتە و شوناسی خۆی میلەتەڵێ نەک بڵێن نەخاک یان وڵات. هەر میلەتە و شوناسی خۆی لە ڕێی سینەما و لە ڕێی ئەدەبی خۆی لە ڕێی گۆرانی خۆی لە ڕێی هونەرەکانی خۆیەوە بە دنیا ئەناسێنێ. بۆیە ئێمە ئەبێ بڵین فیلمی کوردی، نابێ بڵێن فیلمی کوردستانی. کەوتت کوردستانی ئەو کاتە و میلەتانی تریش کە لە ناو کوردستان ئایا ئەیگرێتەوە، بەڵام ئێمە کە وەکو کورد بناسێنین ئەبێ شوناسەکەمان بێ. شوناسەکەمان چییە؟ فیلمی کوردیە. جل و بەرجی من و قسەی من و تۆنی ئاوازەکانی گۆرانی ئێمە جیاوازە لەگەڵ تورکمانیە. با من لە کەرکووکم لەگەڵ تورکمانە ژیا بێتم، مثلکە جۆ لە گۆرانێکی تورکمانیە گرم ئەوە نە یادگاری مناڵیم لەگەڵ یا هەیە، ئەوە نە با بڵێن دڵاریم لەگەڵ کچە تورکمانە کردووە، بە شعر و لەحنەکانیە تەز بە لەشما دێ بەدەست خۆمی. یعنی ئەمە شتێکە ژیانە، بەڵام کە دێتە سەر ئەوەی با بڵێن باسی کورد دەکەیت نە ئەمەیان جیا ئەکرێتەوە، ئەمەیان جیا ئەکرێتەوە. من لەگەڵتم سەفی سەد لەگەڵتم هەر ئەوەیە کە نەخشە گەورەکە کوردستانە، بەڵام فیلمی کوردیش لە کوردستان مەساحەیەکی زۆری داژی کردووە. ئەوەی کە هەیە فیلمی کوردیە تاکە خۆشەویستانمان لە نەتەوەکانی دیکە فیلم دروست دەکەن لە چوارچێوە کوردستان، بەڵام نەخشە گەورەکە کوردستانە. ڕاستە ئێمە بە هەمووی دەڵێن فیلمی کوردستانی یا سینەمای کوردستانی، بەڵام کە دێن فوکسمان لەسەر فیلمی نەتەوەیەک دەبێ دەڵێن فیلمی کوردی. بۆ نمونە ئێستا ئێمە باسی فیلمی کوردی دەکەین،
بۆیە من ینی هاوڕان لەگەڵ جەنابەت هەر وایە ڕەنگە کەسێکی کە چەند ڕۆژێکی کە بێ باسی فیلمی سریانی بکە بەڵام لە ئیتارە گەورەکە چوارچێوە گەورەکە سینەمای کوردستانیە سینەمای سریانی لەناو سینەمای کوردستانی جێ دەبیتەوە سینەمای تورکمانی لەناو سینەمای کوردستانی جێ دەبیتەوە هەمووی کوردستانیە کەواتە سینەمای کوردستانی نەک سینەمای کوردی دەستەواژەی سینەمای کوردستانی پێم وایە زانستی تر و ورترە بەڵێ تا فیلم و سینەماش جیاوازە کاڵی سینەما ئەبێتە پیشەگەری زیاتر کە فیلمی شەگرێتە خۆی چەند بازاڕی بۆ دروستەکرێت لە ئەو جەرەی پیتاقەکەەوە لە هۆڵەکەەوە هەموو یەگرێتەوە بەس فیلمەکە بەس دروستکردنی فیلمەکەی پرۆسەی دروستکردنی فیلمەکە تاو کاتەیە گاتە نیشاندان بەڵێ با زۆر لەوەیە دوور نەکەینەوە بینەوە سەربابەتەکەی بەڕێستان سپاس دەکەم بابەتی ئەمڕۆمان باس لە سروشت دەکەین لە فیلمی کوردیدا سروشت لە فیلمی کوردیدا ئێستا زۆر کەم باس کراوە ئەگەر بین یەک مقارنەی خێرا کۆمەڵک فیلمی دنیا فیلم بەلاوانەکانی دنیا بە بیری لێ بکەینەوە ئەوە فلاش باگێکی سەریع دەبینین فیلمەکان زۆربەی بە تایبەتی فیلمەکانی هۆلیوود فیلمەکانی بۆلیوود هەندێک فیلمی ئیتالی و فەڕەنسیش ئێستا پەیدا بوون و دەمێش هەندێک وڵاتی ئەوروپی کار لەسەر تەکنیک و تەکنۆلۆژیای بەرز دەکاتن کە کەمتر ئیشی بە سروشتە ڕاستە سروشتێک دەخۆکرێنێ ناو فیلمەکان و ناو درامایەکەی لەناو چیرۆکەکانی ئەکتەرەکانی ئەوەندە ڕاهیناوە ئەوەندە پرۆبەی بەهێزیان کردووە لەگەڵ ئەو تەکنیکە بەرزانت لە پلاتۆیەک لە ستۆدیۆیەکی گەورە هەموو شتەکان لە ئەو ستۆدیۆ کۆنترۆل و دەستکردا و کە کاتی لە شاشەش دەبینین تەکنیکێکی بەرز بەڵام زۆر بڕواپێکەریشە مفلیعە بینەر قەنەعەتی پێدەینی بەرامبەر ئەوە دێن کۆمەڵک فیلمی کوردی وەکو فلاش باگێکی خێرا بەبی خۆمان دەینەوە ئێستا دەچین لەسەر دیتێلەکان و وردەکاریەکان دەبینین فیلمی کوردی ئەگەر ڕۆژێک بۆ نمونە پێویستی بە هەور بێ یان سوتفەیە لەناو یەک لە سکانسەکانی هەور هاتیە بەڵام سکانسەکە ئەمڕۆ تاونم بۆ بەیانی دەبێ چاوەڕێی هەمان باڕدۆخ و کەشی سروشتی بکات بۆ ئەوەی بتوانی هەمان ڕنگ و تۆنی ڕۆژ پێشتە بداتەوە ئەمە لە تەکنۆلۆژیای ئێستا لە تەکنۆلۆژیای نوێ باسی لەسەر دراوە یعنی ئیشی بەورتی لەسەرکراوە و ئیشیان بە سوتفە و بە گۆڕانکاری سروشتەکان کەمتر هەیە چونکە ئەوان خودی خۆیان گۆڕانکاری دروست دەکەن ئەمەش لە کوردیش دەبینین بە خێرایی باسی هەندێک فیلم بکەن هەروەکو وەبیر هێنانەوە بۆ نمونە فیلمی ڕێگای یەڵماز گۆنایی دەبینین لەناو بەفرە و سروشتێکی جوانی بەکارهێناوە بەڵام زەحمەتێکی زۆری هەیە ئەگەر بێت ئەم فیلمە لەناو ستۆدیۆ دروست بکرابە ڕەنگە ئەکتەرەکان ئەوەندە زەحمەت و ئەوەندە ناخۆشیان نەدەبینێت بۆ نمونە فیلمی ساتێک گۆمەستی ئەسپەکان دەبینێت ئەو ئەسپانە لە سنوور و چەند زەحمەتی ئەو منداڵە دەبینین کە چەندە پڕ زەحمەتە چەندە ناخۆشە چەندە پڕخەرجیە چەندە کاتت دەبات چەندە لەسەر سوتفە ئیشی کردو چونکە لە سینەمای پرۆفیشنال و زانستی بە هیچ شێوەیە کار لەسەر سوتفە ناکەین مەگەر یەک لە ملیۆنیش ئەوەیش ڕەنگە جعفەری پەناهی و کیارۆستەمی و ئەوانە ڕەنگە ئیشیان پێ بۆ ئەوان باسی گشتێکە دەکەم کە هیچ شتێک ناکرێت لە فیلمدا لەناو دوتۆی فیلمدا بە سوتفە ڕوودا بڵێن ئای ئەو دیمەنە بە سوتفە ڕوویداوە یەک لە ملیۆن جار ڕوودەدا یەک لە 100,000 جار ڕوودەدا بەڵام ئەوەی کە دەکرێت دەبێ هەمووی دیزاین بۆ کراوێت ئەوەی کە دەیبینی بینەر ئەوەی کە دواتر سەر شاشە دەبێت پێشتر هەمووی حسابی وردی بۆ کرابێ بام کۆمەڵێک فیلمی دیکەش هەر لەو فیلمانە باز بکەین
بۆ نمونە فیلمی گەلەگورجی مەهدی ئومێد دەبین لەناو چەند زەحمەتی و ناخۆشی دەردەسەری و بەدبەختی دروست کراوە فیلمی گەڕەکی داهۆڵەکانی حەسەن عەلی دەبینین ئەو دەرهێنەرە لەگەڵ ئەکتەرانە چەند ئازاریان بینیوە هەتا بتوانن کەش و هەوا ئەتمۆسفێرێکی جوان لە سروشتێکی ئاسایی و نۆرمالدا وێنە بگرن ئەمە ئەگەر لە پلاتۆیەک با لە ستۆدیۆیەکی گەورە با لە شارێکی سینەما بایە ڕەنگە ئەو هەموو زەحمەتی و ناخۆشی و ئینتیزار و چاوەڕوانکردن و خەرجی نەدەوێت ڕەنگە لەوێ ناو ستۆدیۆ خەرجی بە جۆرێکی کرد بێ بەڵام بە وردەکاری زیاتر بۆ نمونە فیلمی سێ گۆشەی مەرەک فیلمی بەندەیە کە دەبین لەناو تونێلێکی 1350 متریدا ئەو ئەکتەرانە چەند زەحمەت دەبینن لە گەرمای چلەی هاوینی کوردستان کە پلەی گەرما لەسەرەوە 45 ڕۆژە بوو لە مانجی 7 ساڵی 2012 باس دەکەم فیلمی ژیانی مامۆستا جانۆ ڕۆژبیانی دەبینین ئەویش سوودی زۆری لە سروشت بەگرتووە و لەناو سروشت ئەکتەرەکانی نواندنی خۆیان دەکەن سەمای ئەسپەکان هی کاکە سەردار دەبینی چەند زەحمەتی کێشاوە ئەکتەری بمبورێت یەک دوو نمونە سەمای ئەسپەکانی کاک سەردار دەبین چەند زەحمەتی کێشاوە کاکە دەرهێنەری کورد بە بەدبەختی بە قوڕبەسەری بە حەشبەسەری دەوێت فیلمێکی سینەمایی بکە ئەو هەموو زەحمەتیە کە فیلمێک دەکات حقەت و توانە و ئینەرژی ڕەنگە هەر باشی چەند فیلمێک بکە مەسەڵەن بۆ هەر دەرهێنەرێکی پرسی ڕەنگە خەونی دەیان فیلمی دیکەی هەبی فیلمی شیرنی حەسەن عەلی بزانە لە چەند ئەتمۆسفێرێکی جوان و سروشتی تەسویر کراوە چەند سوودی لە سروشت بەگرتووە کارێکی باشە بەڵام دین مقارنە دەکەین بە تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ئێستا یەکسەر دەزانین کە ئەمە خسارەتێکی گەورەیە کە ئەمە دەستکەوتێکی گەورە نییە چونکە چیرۆکی کوردی لەوەتەی با بڵێن لە ئەنفالەوە دەست پێ بکەین لە هەشتایەکانەوە دەست پێ بکەین حتا ئێستا چیرۆکەکانمان دەبێت چیرۆکی شارستانی نییە چیرۆک جیهانەوەی چیرۆکان درامایەکان چیرۆکی ناوشار نین چیرۆکی گوندین چیرۆکی دەشتن چیرۆکی شاخن چیرۆکی دۆڵ پێشەوەی بپەڕێنەوە بۆ حەزەکەم تێبینیە کە با بڵێن لای ئێمە لە کوردستان کاتێک کە فیلمێکە کرێت فیلمەکە وەختی پێچێت کاتێ زۆرە بعد لە کاتی وێنەگرتنە ڤیدیۆگرتنە بۆ گەلە جار تۆ سێرەکەی پێویستە بەوەیە چاوەڕێ بکەیت لە وەرزی هاوی نای فیلمەکەمی تەواو بۆ هەنێ دیمەنت ماوە چاوەڕێ ئەوەی بەفر ببارێ ئەبێ بەفر ببارێ بچی بۆ چۆ بۆ حاجی ئۆمەران بچی بۆ بلاری قەندی بچی بۆ جێکە دڵنیایی تیابێ و لەوێ ئیشەکەت بکەیت و وەسود لەو لۆکەیشنە ببینی ئەمە وەختە بات بەڵام تۆ سێرەکەی لە وڵاتان ستۆدیۆی خۆی هەیە هەر لەو جێگەی کە ئەوێت بەفری بۆ دروست دەکات وە لەگەڵەوەشە ئەمڕۆ تەکنیشی ئەمڕۆی با بڵێن ئیفێکت و باگراوند و کۆمەڵێ شتیکە ئەتوانێ وانە هەمووی داپۆشێت بەس کاک عەدنان کاک ئیدریس بیرخستنەوەیەک بیری هەردووکمانە خاتەوە ئەڵێ کاتێک ناوی فیلمی گەلە گورگە برێت کایە ناوی تەیفور بەتحایی ببەن سوپاس وایە چونکە کاک تەیفوری بەتحایی ڕەوانی شاد یەکێکە لە فیلمسازە گەورەکانی کورد تەنانەت ئەو کە چۆتە دەرەوە لە چیاش لە کاتی پێشمەرگایەتیش چەند فیلمێکی کردووە و ئیشەکانیشی جوان بووە و ئەم فیلمی گەلە گورگ وەکو من ئەوەی کە ئاگام لێەوە کە بیستومە وەکۆی کە بیستومە زیاتر کاک تەیفور ئیشی تیا کردو دەرهێنانی ئەو بووە بەڵام ئیتر کاک هونەرمەندی بەڕێز کاک مەهدی ئومێدش لەگەڵیا هیلاک بووە ئەمە ناکاتە ئەوەی بڵێن هی ئەوە چونکە خەڵک وازانێ دەرهێنانی ئەوە چونکە کاتێک کە فیلمێکە نووسێ بڵێن گەلە گورگ بای تەیفوری بەتحایی نەک بای مەهدی ئومێد ئەمە لێرە کێشەیەک دروستەکە بۆیە بە ناچێنە ئەو وردەکاریانە بە سڵاو ڕێزمان هەیە بۆ هەردووچیان و خۆشەویستن ڕوحی کاک تەیفور شاد و تەمەنی
كاغمدي هیوادارم کە 200 ساڵ ئەگەر یارمەتیم بدەی من بابەتەکەم تەواو فەرمو نانا فەرمو من ویستم سەرنجێک لەسەرەوە بم بەڵێ من سپاسی کاک ئیدریس دەکەم بۆ وەبیرهێنانەوەیە حرمەت هەیە کاک ئیدریسیان سپاس دەکەم چیرۆکی کوردی وەکو باسمان کرد چیرۆکی ئێستا ئەوەی کە لە ناو ئەوەی کە هەتا ئێستا لەناو سینەما شوێنی کراوەتەوە ئەوەی کە هەتا ئێستا کە ئەوەی کە هەتا ئێستا لەناو سینەما شوێنی کراوەتەوە لەناو سینەما لە فیلمی کورد درێژدا چیرۆکێکی دوێر نییە چیرۆکێکی ترسنۆکە چیرۆکێکە کە نامێت بێتە شار بوداوەکانی ناو شار نین بوداوەکان لە دەشتن بوداوەکان لە گوندن بوداوەکان لە بەسەری بەدبەختی ئەنفارن کاک عەدنانجان دەنگت ئێژیتەکانن لە بەدبەختی و بەسەری هەموو ناخۆشی و کاک عەدنان کوردن نەهاتۆتە ناو شار عەدنان دەنگت تێکچوو نازانم چیت کرد دەست ڕاستی نازانم کێشک ئێستا دەنگم هەیە ئێستا دەنگت باشە من جێمە دەنیشتۆ نییە گوێت لێم نییە ئەهدا ئەو کاتە دەنگ ئێستا دەنگ باشە ئێستا گوێت لە دەنگمە ئێستا گوێت لە دەنگمە کاک سەرکەوتێ دەدەجی منە ئێستا دەنگت زۆر باشە تۆ دەنگت باشە دەنگی تۆ باشە ئەوەکان بەڕاستی نازانم بووە ئێستا دەنگت نەما ئێستا گوێت لە دەنگمە ئێستا چۆنە دەنگت باشە هی تۆ باشە بەڵێ من جێمە دەنگی تۆیە دەنگی منە دەنگی تۆ باشە من جۆم لە دەنگتە دەنگیشت باشە ئێستا بەس گوێت لە دەنگم بێ دەی ئۆکێ باشە کەواتە قسە فەرمو بەڵێ باشە چیرۆکی کوردی وەکو باسمان کرد چیرۆکی کە هەتا ئێستا کە نەهاتۆتە ناو شار ڕووداوەکانی ڕووداوی ناو شار نین ڕووداوەکانی ڕووداوی دەرەوەی شارە دەرەوەی شار واتە سروشت دەرەوەی شار واتە گوند و لادێ و دەور و دەشت و شاخ و بیابان و هەموو ئەو شتانێکە پەیوەندیان بە سروشت بۆیە فیلمی کوردیش تا ئێستا زۆر سوودی لە سروشت دەبێت چونکە خودی چیرۆکەکان فیلمەکە ڕادەکێشی و دەیباتە ناو ئەتمۆسفێر و کەش و هەمایەکی دیکە دەبینین فیلمەکان زۆربەی زۆری لە سروشتە چونکە چیرۆکەکانمان چیرۆکن لەناو سروشت درست تا ئێستا ڕەنگە لە سەد و ئەوە لە فیلمە درێژەی سینەمای کوردی ڕەنگە لە مستەفا 99 فیلمی دەرەوەی شار لەوانەشە تا ئێستا سینەمای کوردی بەڵێ سینەمای کوردستانی یان فیلمی کوردی یان دەرهێنەری پرۆدیوسەری کورد ئەوەندە متمانەیان بە ئەتمۆسفێری ناوشار نەبی کە بتوانن چیرۆکێکی بەهێشتە دروستکەن کە لە چیرۆکێکی لەوەی کە لە سروشت یان لە دەرەوەی شار ڕەنگە ئەوەش گوناحی ئەوانەیە کە ئەو چیرۆکانەیە کە لە دەرەوەی شار بۆمان دێن و بۆمان هاتووە مێژووی کورد بەو شێوەیە بووە
لا شويش نزيك باس من شويش دور باس بخير هل بيقمان أو هذا سرش دس دم عليك كل بو كل حزيد سرش كل بكي أو أيديولوجيا بيكردوا زیاوازانی که پێشتر هەبووە ڕێگەمەدەی بۆ چوونێک ئیزافەکەم لەسەر ئەمریکا باسی سروشتمان کرد کا عەدنانجان ئێمە لە کاتی سەدامە زۆربەی بابەتەکان باسی ئاغا بوو دەرەبەگایەتی بوو بۆ بە شێوەیەکی هێماکاری ئەمانویست زوڵم و زۆرداری ئاغا و با بڵێن دەسەڵاتی سەدام بە یەکەوە گرێدەین بۆیە پەنا برایە بەر سروشت ئەمە یەک دوای پرۆسەی ئەنفال کە ڕاگوێزانی گوندەکان بوو گوندەمە لەسەر با بڵێن هینی جیهانی لەسەر سەدام کرا بە هەرا کە گوندەکانی وێران کردووە 5,000 گوندی سووتانووە سەدام داوای ئەوەی ئەکرد لە فیلمەکانمان و لە گۆرانیەکان و بیبینە دەرەوە بۆ ناو سروشت و گوندەکان پێشان بین لەوێ هەنێ لە دەرهێنەرەکان هەنێک کەس پشتیان بەوە بەس چوون کەوتنە ئیشێکی بازرگانی کا عەدنان جۆت لە دەنگمە کا عەدنان جۆت لە دەنگ بە چونکە کامیرەت نەما با من لێرە ڕوونکردنەوە لەسەر ئەمە بەم تا کا عەدنان دێتەوە بەڵێ ئیتر هەنێ لەو دەرهێنەرانە بۆ ئیشی خۆیان بەڵێ بۆ بەرژەوەندی خۆیان هەستان چون چیان کرد درامایانە کرد دراماکە کە سێرتە کرد لەو درامایە ئەوە 40 دقە بێ سێرتە کرد 30 دقەی بەس سروشتی پێشانەدا و لەگەڵ مۆسیقایەکە ئەمە بۆ بەسەویست درێژی کاتەوە پارەی پێ وەرگێ ئیتر بۆچی بێ و ئەو بڕیارەشە بوو سوودی لەو بڕیارەشە بینی بەوە ئەیتوانی کۆمەڵی ئیش بکات ئەمانە کۆمەڵێک کەسانێک بوون تۆزێک بەداخەوە بۆ دەرهێنەرانە من پێم وایە غەدریان لە دراما و ئیشی کوردی ئەوسا کرد یعنی هەنێ دراما هەبوو بابەتەکەی زۆر جوان بوو بەڵام بەو دیمەنە زۆرەی سروشت سەقەتیان کرد تێکیاندا بەس ئەیانویست بۆ درێژکردنەوە بێ وە سوودیان لە سروشت ئاوا بینی ئەوە لەوێ سروشت لەوێ بە هەڵەدانرا بەڵام کا عەدنان پرسیارێکەکەم فیلمسازی ئێمە چەندێک لەو فیلمسازە کوردانی ئێمە توانوێتی سوود لە سروشت ببینێ وەکو گزارشتێک لە ناو چێوە و لەگەڵ بابەتەکەی خۆی گرنگە چەند دەوریان بینەوە نەک وەکو سروشت بەس بۆ پڕکردنەوە بێت پڕکردنەوەی کات بێت کا عەدنان گوێت لە دەنگمە کا عەدنان کا عەدنان گوێت لە دەنگمە پرسیارەکەم ئاگات لێ بچی پرسیاری ئەوم کرد فیلمسازی کورد چەند توانیوێتی سوود لەو سروشتە ببێنێ وەکو گزارشتێک وەکو تەواوکەرێکی ئەو چێوەیە ئەو فرێمە یان درامی خۆی چەند توانیان ئەو سوودە ببینن لە سروشت بەڵێ لەو بڕوایدام سینەماکاری کورد توانیتی زۆر باش سوود لە سروشت توانیتی ئەو بێ ستۆدیۆیە بێت تەکنەلۆژیا گەورەیە بێت تەکنەلۆژیا پێشکەوتووە لە سروشتدا تەعویز بکاتەوە توانیتی بە جۆرێکی دیکە سروشت لەناو فیلمەکاندا درامایەکەت باتە پێش توانیتی لەناو فیلمەکاندا کارکتەرەکان زۆر بە جوانی بجوێنی تا بتوانی تەعویزی ئەو هەموو بێت تەکنەلۆژیا گرنگەی دنیا بکات بێ ستۆدیۆ گرنگەی دنیا بکات من لەو بڕوایدام کە سینەماکاری کورد توانیتی زۆر باش سوود لە سروشت وەربگرێت توانیتی فیلمەکانی سەرنجڕاکێش بی توانیتی بە شێوەکان گزارشت یان چیرۆکەکە بژێڕێتەوە کە بڕوا بەدبینەت بێنێ لە سروشتی کوردستانیش دەیان و سەدان و هەزاران چیرۆکی پڕ بەها و بەنرخ و جوانمان هەن کە
دەکرێت بکرێتە ڕۆمان دەکرێت بکرێت بە فیلم دێژ و دیکە بێتش من قەناعەتم هەیە کە سروشتی کوردستان سروشتێکی جوانە استودیویەکی ئامادەی بێ کۆنترۆڵە سروشتێکی ئامادەی بێ کۆنترۆل چونکە ناو سروشتە ئێمە هیچ کۆنترۆلێکمان نییە وەکو پرۆدیوسەر وەکو دەرهێنەر ناتوانین سروشت کۆنترۆل بکەین بەڵام لەناو استودیویەک دەتوانین سروشتێک کۆنترۆل بکەین کە بمانەوێ هەموو پێکهاتەکانی زمانی سینەما کۆمپۆزیشن و شۆت و جلەی کامێرە و قەبارەی بێنە و ئاوێتی بکەن لەگەڵ موزیک و ڕەنگ و ماچی و دەنگ و دیکۆر و ئێکسوان و جلوبەرگ و ئەمانە هەمووی وەک زمانی سینەما وەکو کۆنترۆلی خۆمان بتوانین بەکاری بینین ڕەنگە نەتوانین زۆر باشی ئەو کۆنترۆل بکەین من ناتوانین ئەو کۆنترۆل بکەین بەڵام لە شتێک توانین ئەو کۆنترۆل بکەین خۆشم دەزانێت کە یەک لە پێناسە هەرە جوان و وردەکانی سینەما ئەوەیە سینەما هونەری وردەکاریەکانە ئەگەر وردەکاری ئێمە لە سروشت نەکەین ئەگەر وردەکاری ئێمە لەناو فیلمەکانمان نەکەین کاتی کە لەناو سروشت وێرە دەگرین کاتی کە ڕووداوەکانمان لەناو سروشتن ڕەنگە کۆمەڵێک کەموپوڕی پەیدا دەبێت دەبینین کەموپوڕەکان لە جوولەی کامێرە پەیدا دەبێت کەموپوڕەکانمان لە جێرانەوەی چیرۆکە پەیدا دەبێت کەموپوڕەکانمان لە گوزارشکردن و جوولەی ئەختەرەکان پەیدا دەبێت کەموپوڕەکانمان لە ڕووناچی پەیدا دەبێت چونکە باسی ئەوەش بکەین کە لە سروشتدا ڕووناچی دەستکرد ڕاستە زۆر جار ئێمە لە سروشتیش ڕووناچی دەستکرد بەکاردێنین بەڵام ڕووناچی سروشتیش هەیە سوودبانەوەش بەگرتووە وەکو شەپۆلی دۆگمای ساڵی 95 لە دانیمارک کە کۆمەڵێک خاڵی هەیە یەک لەوانە کە دەبێت سوود لە ڕووناچی دەستکرد و ڕووناچی سروشتی و سروشت وەربگرین و سوود لە ڕووناچی دەستکرد و لە دیکۆری دەستکرد وەربگرین لەو ڕایدامە کە بۆیە فیلمی کوردی نەیتوانیوە زۆر بپڕژێتە سەر دیتێڵی وێنەکان دیتێڵی چیرۆکەکان ئەوەیە کە هەمیشە پەنامان بردۆتە بەر سروشت و لە سروشتێکی ئاسایی هەوڵماندایە دیمەنەکانمان وێنە بگرین و ئەکتەرەکانمان لەناو چیرۆکەکان لەناو فیلمەکاندا چیرۆکەکانمان بنە پێش و درامایەکەمان بنە پێش بۆیە ئەوە ڕەنگە من وەکو لایەنێکی نێگەتیڤ باسی ناکەم کە سروشت لە فیلمێکدا بەکار هاتووە نا ئەوەندەی کە نێگەتیڤە ئەوەندەش پۆزیتیڤە بۆ پۆزیتیڤەکە لەکوێ ئەوە نێگەتیڤەکانمان زانی کە زەرەری لێ داوین بەوەی کە نەمانتوانیوە وردەکاری چیرۆکان بە هەموو وردەکاریەکانی ئەو بجێڕینەوە وردەکاری بۆ نمونە کاتی کە ئێمە لەناو سروشتێک وێرە دەگرین ڕەنگە بەفرێکی زۆرمان دەوێت بەفربایەکی زۆرمان دەوێت ئەوە ڕەنگە لە سروشت دەستمان دەکەوێت بۆ چەند دقەیەک بەڵام دەمانەوێت بەردەوامی بە خۆتان نەزانێت کە سکانسێک کە دیمەنێک ئەگەر دیمەنە 3 دقە بێت ڕەنگە بە چەندین سەعات لێرە بژێتن ڕەنگە ئەو بەفربایە ئەوەندە سەعاتە بەردەوام نەبیتن تا بتوانین کۆنتریبیوتی بەردەوامی ئەو بەفرە هەبیتن لە گرتەیەکی یان لە شۆتێک بۆ بە شۆتێکی کە جیاوازی نەبیتن هەمان ئەو بەفرباری بەو ڕێکمەی کە دەمانەوێت بەوە دەکرێت لە سروشت ئەو کۆنترۆل ناکرێت لە سروشت باران کۆنترۆل ناکرێت لە سروشت هەور کۆنترۆل ناکرێت بەڵام دەستکرد و ناو ستۆدیۆ کۆنترۆل دەکرێتن بۆیە ئەوە لایەنە بەڵێن نێگەتیڤەکان لایەنە پۆزیتیڤەکان ئەوەیە کە لە دوای ڕۆژ ئێستا نە باسی ئێستا ناکەم ئێستا لە ڕووی نێونەتەوەییەوە شتێکمان نییە بە ناوی سینەمای کوردستانی یان سینەمای کوردی کە بڕوا پێکراو بی کە وەکو سینەمای وڵاتان ناوی هەبی شناسی ئەمە شتێکمان نییە بە ناوی سینەمای کوردستانی یان سینەمای کوردی هاتا ئێستا کە سەیوا سینەمای کوردی سینەمای کوردستانی کە خۆتان ڕاسترە و باشترە و بە ویژدانترە شتێکمان نییە بەو ناوە بەڵام ئەگەر بە داهاتوو هەمان بوو یەک لەو
پایانەی کە شناسی کوردی دەبتە شناسی سینەمای کوردستانی یا شناسی سینەمای کوردی ڕەنگە ئەو سروشتە بی کە فیلمی کوردی زۆری فیلمی کوردی هەتا ئێستا لەناو سروشت بێنێ ئەو دەستکەوتێکی زۆر باشە ئەو دەستکەوتێکی پۆزتیڤە شارازیە بۆ سینەمای کوردی کە توانیتی دەو هەموو خەیانە بتوانین بەردەوامی هەبێت و سروشتی وەک ستۆدیۆیەکی گەورە بەکارهێناوە لەگەڵ هەموو کەمو کوڕەکانی سروشتە بۆ جێرانەوەی چیرۆچێت بۆ وێنەگرتنی فیلمێک ڕەنگە هەموو بیکەرەکانمان ئیش پێ نەبیان هەموو دیکەرەکان نەتوانین بە وردی بچین ناوی دەستکاری بکەین ئەوە خاڵێکی پۆزتیڤە کە پێم وایە دەبێت دو ڕۆژ قسەی زیاتر لەسەر بکەین و زۆر جوانتر قسەی لەسەر بەڵام کاعادمان هەنێ لە دەرهێنەرەکانمان توانیویانە ئیش لەسەر ئەوە بکەن یعنی سروش دەبێت لێرە کاکسەکۆ دەبێت بەلاکەم جێ بەدەنیشتەبێت دەبێت مۆبایلەکەم دەنیش پێ نایێت جۆت لە دەنگم نییەوە نییە کاعادنان ئەتوانی کامیرەکەت بگۆڕی بۆ هین بۆ کۆمپیوتەرەکەت مۆبایلەکە هەردەنگ شت جوان باش نایەت جۆت لێمە خەلە لە کەوتۆتە مۆبایلەکەت هەوڵدە لە هینەکەتەوە وەرە ناوە لە کۆمپیوتەرەکەتەوە و تەلەفۆنەکەت لابەرە ئازیزان من لێرە ئەمەوێ ئیزافەیەک بۆ بابەتەکەی کە عەدنان بکەمە تا کە عەدنان ئەو کامیرەیە گۆڕێت با بڵێن لە تەلەفۆنەکەی و بۆ کۆمپیوتەرەکەی ئێمە هەنێ فلیمسازمانەیە توانیویانە سوود لە سروش ببینن و سروش جوانکەن لە نەو فرێمەکانیانە هەر بۆ نمونە لە دیمەنێکی ئەم فیلمێکی ئەم دوایەی کاک شەوکەت ئەمینکۆکی ئەزمون کاتێک کە کچەکە جۆ ئاوەکە جۆ چەمەکە جۆ با بڵێن دەریاچەکە ئەلەویە بەکارهێنانی سروشت و کچەکە و ئەو بارە دەرونی کچەکە و وەلەو کاتەیە و پەیوەستە هەر هەمووی بۆ ئەو گزارشتەی کە لە فیلمەکەیە کە کاک شەوکەت ئەیەوێت لەوێ گزارشتێکی جوانی بۆ کردووە تێکەڵ کێشێکە لە بینی ئەو دوانەیە من ئەمە پێ جوانە و هەروەها بێجگەلەوە کە حەسەن عەلی لە هەنێ جێ ئیشی لەسەر ئەوە کردووە بە وردی و بە تایمەت لە ترەیلەری کێخوا سێوێ کە نەکرا من لە هەنێ جێگەی کە بینیم سەیرم کرد سوودێکی جوانی لە سروش بینی و هەرەو سروشتەیە کە خەڵکانێکی کاچن وێنەیە گرون و ناتوانن سوودی لێ بینن کازمۆز لە ئیشەکانیان لە زەر و لەوانی تریشە توانیوێتی سروشت بە جۆرەی پێویست بۆ ئیشەکانی بەکاربێنێ بە گزارش و هەروەها بێزگە لە کازمۆز ئێمە برادرانی تریشمانەیە کاک هینمانەیە با بڵێن کاک شەهرانی عەلیدینمانێ کاک شەهرانی عەلیدین کا عەدنان ئەگەر بتوانی دەنگەکەی لە سێلفۆنەکە تا ڕاگریت بزانم چۆنە دەنگە داتەوە شتێکت داگرسانوە بەڵێ گیان ئێستا باشە دەنگت باشە ئێستا دەنگت باشە و ڕەنگشت باشە و برات جوانتریشی زۆر باش لە خزمەتەوە گۆڕیم حەسودیشت پێدەم بۆ جوان ئیجا کا عەدنانەوە من ویستم تەوزیح لەسەرەوە بدەم هەنێ لەم فلیمسازانی ئێستامان کە ئیشەکانیان جوانە بە حەقەت توانیانە سوود لە سروش ببینن یان بۆ نمونە کاک شارانی عەلیدی هەر ئیشی شێوەکاری لەگەڵ سروشت و فیگەرەکانی ناو چێوەکانیا کردووە هەر شتی جوانی کردو سروشتی هەر ئەوە نەهێن هەروان نەبووە هێنابێتی بە زیادەوە دای نابێت و بەس بۆ بەڕێخستن و بە کات بەسەر بردن بێت فەرموو کە عەدنان گیان نامەوێت دابڕێن لە بابەتەکە خۆشەویستی ئەمانە بابەتەکە دەوڵەمەندتر دەکات پێ خۆشە ڕێک ئەوەیە کە ئێمە لە سروشدا وردەکاری کەمتر وەردەگرین بۆ فیلمەکانمان هیچ شتێک وەکوتمان لەژێر کۆنتترۆلی
پرۆدیوسەر و دەرهێنەر نییە. بۆ نمونە ئەگەر لە دیمەنێکمانوێ باران بارێ متمان بکەین سەر بارانی سروشتی ڕەنگە کاتێکی زۆر بەم بە ڕۆ بچین لە چاوەڕوانی وە جگە لەوە لە خەرجی زیاتر دەکەین کاتی کە ئێمە چاوەڕوانی بارانێکی سروشتی دەکەین، بەڵام لە عینی کات ڕەنگە لە هەمان ڕۆژ لە هەمان کات لەو شوێنە بە هەمان ڕتمی ئەوەی کە دەمانێت ئەو بارانە نەبارێ کاتێکی زیاتر بە فێڕۆ بدەین و خەرجیەکی زیاتر دەکەین. بەڵام ئەگەر لە ناو ستۆدیۆ ئەم کارە بکەین وەکو ئەوەی کە ڕاستە تەکنۆلۆژیایەکی تازەش نییە، پێشتریش ئەم تەکنۆلۆژیایە با بڵێن بەکار هاتووە لە سینەما لە کۆمەڵک فیلمی مێژووی گەورە گەورە و ئێستاکە لە زۆربەی هەر زۆری فیلمەکانی هۆلیوود و بۆلیوود و سینمای فەڕەنسی و ئیسپانی و هەندێک وڵاتی دیکەشدا بەکاردێت وەکو فیلمانێک کە بەم دوایە بینیمان ئاڤاتار و فیلمەکانی دیکە. ئەمانە هەمووی بە ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە ستۆدیۆیەکی گەورەمان نییە، شارێکی سینەمای گەورەمان نییە. باش ئەگەر لە دیمەنێک بمانەوێ گڕکانێک هەبێ گڕکانێک هەبێ چی بکەین باشە؟ گڕکان لە کوردستان نییە. ئەگە بمانەوێت بوومەلەرزەیەک هەبێ کۆمەڵێک شارێک وێران بکە، بمانەوێ چیرۆکی لافاوێک یان باران بارینێک یان ڕەشەبایەکی زۆر بەهێز بجێڕینەوە، دەبێت چی بکەین؟ دەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە جارێککە لافاو بێ، چاوەڕێ ئەوە بکەین کە بوومەلەرزەیەک بێ، چاوەڕێ ئەوە بکەین کە گڕکانێک بێ. نا جیاوازتر لەوە شوێنێکی دیکەیە دەبێ هانای بۆ ببین، دەبێ قسەی لەگەڵ بکەین، دەبێت ئیشی لەگەڵ بکەین، دەبێت لەمە دووە سینەمای کوردی فیلمی کوردی بیری لێ بکاتەوە کە بۆ ئێمە ناتوانین سوود لە گرین سکرین وەربگرین. ڕاستە لە چەند فیلمێک سوودی لێوەرگیراوە، بەڵام ئەگەر بێت و دیمەنی کچ و کڕێکمان هەبێ بۆ نمونە یەکتر لە باوەش بکەن، بۆ نمونە ماچێک بکەن، ئۆکەی لە ناو ڕەنگە لە ناو جەرگەی بازاڕی هەموو شارەکان نەتوانین ئەم دیمەنە وێنە بگرین. هەموو شارەکانی کوردستان نەتوانین ئەم دیمەنە وێنە بگرین. لە حاڵی ئێستا ڕەنگە کۆمەلگا لە چەند ساڵێکیکە گۆڕانکاری بەسەدا بێ یان وەکو خۆی بێ یا خراپیش بێ، نازانین، ئەمە دیار نیە بەڕاستی، لێمان وازە نیە، ڕوون نیە، ئاوت وەکسان لەکوێ بکەین ئەمە توانین ستۆدیۆیەکی بچووکی دروست بکەین. ڕەنگە کرابێ لە ئەندەک فیلمیش کرابێ دروست کرابێ و ئیشی لەسەر کرابێ زۆر باشە، بەڵام بۆ نەیکەینە نەریتێک یان بەدیلێک بۆ ئەو مزاسفەت گەورانەی کە بمانەوێ چاوەڕوان بکەین یان نەتوانین و یان بە هەرچی ئیفێکتێک بێن دروستی بکەین. لە ستۆدیۆ دەتوانین زۆر بە ئاسانتر دروستی بکەین و کاتمان زۆر کەمتر دەڕوا و ڕەنگە زۆر بە وردەکاری و بە دیتێڵی زۆر جوانیشەوە بتوانین وێنەی دیمەنەکە بگرین و سەرنجڕا چێشتر بی و بتوانین بە ورتر چیرۆکەمان بژێرنەوە، نەک بە پەلەپەل. بۆ نمونە ئەو دیمەنەی باس کرد کچ و کوڕێک دەیانەوە یەکتر لە باوەشکان یان ماسێکی ناودەمی یەکتر بکەن لە ناو جەرگەی شارێک، لە ناو بازارێکی گەورەی هەر شارێک نەتوانن بیکەن، بەڵام دەتوانین لە ستۆدیۆیەک لە باگراوەندیان گرین سکرینێک بێ دوایە کە دەتوانین لە مۆنتاژ و لە کۆمەڵک پرۆگرامەکانی مۆنتاژ لە پریمێر و لە فاینەڵکەت و لە کۆمەڵێک پرۆگرامی دیکە دەتوانین گرین سکرینەکە لا بدەین و هەر شوێنێک کە بمانەوێت دایبنین دەتوانین دایبنین. بۆ ئێمە حەد دەبێت لە شوێنی سروشتی خۆی ئەو وێنەیە بگرین، ئەو دیمەنە بگرین. سینەمای کوردیش بەڵێ سینەمای کوردستانی یان فیلمی کوردیش بەگشتی دەتوانین بڵێن سینەمایەکی هەژارە، دەتوانین ئەوە بڵێن کە سینەمایەکی هەژارە تاکو ئێستا کە بە هەژاری خۆی ماوەتەوە. ئەمەش ڕەنگە خەتای با بڵێ گوناحی خۆی نەبێ،
چونکە تەمەنی سینەمای کوردی تەمەنێکی کەمی نییە، تەمەنێکی درێژی نییە. ئەگەر لە فیلمی ڕێگای هێڵمەزگۆنایەوە دەست پێ بکەین لە ساڵی هەشتاەکانەوە دەست پێ بکەین یان لە ساڵی کۆتایی نەوەتەکان لە باشووری کوردستان دەست پێ بکەین لە کۆتایی نەوەتەکانەوە تا ئێستا 20 هەندێک ساڵ بێت لەو کاتەی هێڵمەزگۆنایەوە تا ئێستا چونکە بەردەوامیتی نەبووە ئەو کولتورە ئەو هونەرە وەکو ئێستا کە خەڵکێکی زۆر سەرقاڵی نەبووە تایبەتمەند نەبووە نەیتوانیوە کارێکی دەکە بەڵام ئێستا ستافی زۆر باشی کوردی هەن کە دەتوانن فیلمێک بێ ئەوەی یارمەتی کەسێکی بێگانەیان پێویست بیت دەتوانن فیلمێک لە کوردستان بەرهەم بێنەوە و وێنەی بگرن مۆنتاژیکەن ئەکتەری باشمان هەن و ئەتمۆسفێری جوان هەن و هاوکاری پاڵپشتی لوژیکی باش هەن بەڵام بەگشتی سەیری سینەمای کوردی دەکەین سەیری فیلمی کوردی دەکەین سینەمایەکی هەژار دێتە بەرچاومان سینەمایەکی زۆر بزێ و با بڵێن زەنجیر نایەتە بەرچاومان ئەویش ڕەنگە کاریگەری شەپۆڵی نوێی ئیتالی نیوڕیالیزمی ئیتالی و سینەمای ئێرانی بەڕوون و ئاشکارەستە دەبێت ئەوە ینی شتێکی زۆر ڕوون و ئاشکرایە کە سینەمای کوردی کاریگەری نیوڕیالیزمی ئیتالی و سینەمای ئێرانی و تۆزێک سینەمای فەڕەنسی و هەندێک بە سینەمای ئیسپانی لەسەرەوە ئەوە زۆر باشە بەڵام ناکرێت لە یەک قۆناغ بوەستی قسەکەی ئەوەیە کە ئەمە هاتوین چۆن دەستمان پێکرد هەر لەو قۆناغە وەستای 20 ئەوەندە ساڵە لە هێڵمەزگۆنایەوە دەکات نازانم چەند ساڵ 40 ساڵ با بڵێن نازم چەند دەکات هەر لە یەک قۆناغ وەستاوین هەر دەمانوێت هەر لەو شوێنە لەو جێگایە بەو بیرکردنە و ئایدۆلۆژیایە فیلم دروستکەین توانین تۆزێک گۆڕانکاری بکەین ئەوەش ڕەنگە دیسان بە حالەتێکی نێگەتیڤ نەشێتەوە لەسەر فیلمی کوردی چونکە کورد لە درێژایی مێژوو حەزی بە سروشت کردووە حەزی بە ئاژەڵداری کوشتتوکاڵی کردووە بەڵام ئەوە سینەمای کوردیە سینەمای کوردستانیە یان فیلمی کوردیە بوێری ئەوەی نییە هەنگاوێکی گەورەتر بە هاوێژی بێری ئەوەی نییە کە لەناو ستودیۆیەکی گەورە بتوانانی فیلمێکی کوردی دروست بەڵام کە بتوانانی لە سروشت لە دەرەوە فیلمەکانی وێنە نەگرێت و بیایتە ناو ستودیۆ و گۆڕانکاری کەعدنان تەکنۆلۆژیا بکات و سوودی زۆر گەورە تەکنۆلۆژیای نوێی دنیا وەربگرێت بەڵێ کەعدنان پێت وان نییە ئەوەی کە دروست نابێت بۆ نمونە ئێسێمە با بڵێن باسی سروشتەکەین ناچینە ناو ستۆدیۆوە هەل لە سروشت بۆ فیلمساز بۆ کەمپەنی فیلمسازی کۆمەڵێک کەرەسە هەیە ئەتوانن بێن ئەو سروشتە بگۆڕن باران لە ناو سروشتا دروستکەن لەو جێگەی کە هەیەە فلتەر لە بەردەم کامیرەکان داهەنە لە بەردەم هاوێنەی کامێرەکان گلێنەی کامێرەکان با بڵێن ڕێژەی ڕووناچی کەمەکەنەوە جارانە ئەسڵەن لە فیلمە کۆنەکانە ڕۆژیانە کرد بە شەو هەر پێوەی دیار شەو بوو بەڵە ڕۆژ بوو بەڵام ئەیان کرد بە شەو ئەمە ئەگەڕێت ئەوەی ئەو کەمپەنیانە لەبەر ئەوەی بازاڕی فیلمسازیان گەرم بوو بۆیە ئەو کەرەسانیان هەبوو بەڵام لە لای ئێمەی کورد ناتوانیت ئێستا تۆ لە کوردستانیت ئەتوانی بڕێ و کەرەسانە بکڕیت بۆ گرانیە و لەسەر فیلمەکە زۆر تەکلیفکە و بەڵام لە کاتێکا فیلمەکە سبەی لە بازاڕە ئەو پارەیە نێنێتەوە ناتوانیت ئەمە یەک کێشەکەمان ئەمە بۆ چوونی من پێم وایە ئەوەیە بۆیە ئەو ستۆدیۆیشی کە ئەڵێن کە دروست کرێت خۆتوانی ستۆدیۆیەک دروستەکەی گەورە سەحرایەکی تایە بیابانێکی تایە یا با بڵێن بە لەوانگەیەکی گەورەی تایە ئەیکەی بە دەریا وەکو تایتانیک بەڵام ئایا ئەو ستۆدیۆیە چەند ئیشی تیا ئەکرێ و ئیشەکان ئایا پارەکەی خۆ ئێنێتەوە ئەو ستۆدیۆ زەرەر نییە بازرگانەکانمان نەتواننەوە بکەن بەیانی من دێم تۆ دەی وەرە کەعدنان بە یەکەوە دینی ستۆدیۆکی وا گەورە دروستەکەین بەڵام ئەو ستۆدیۆ گەورەیە ئێمە زۆنەکان نایڵن هەر ئەو فیلمی کە دروستەکەین لە زۆنی زەرد کەس بۆی نایە سەیریکە ئەگەر سەر بە زۆنی زەرد بین لە زۆنی سەوز کەس نایە سەیریکە
لە باشوور بیکەین لە باکوور نایەن سەیریکەن فیلمێکی باکوورێنی لە باشوور سەیری ناکەن بێجگەلەوەی زارەکەکانیش مشکلەمانە ئەمە هەر خۆی لە خۆیان بازارڕەکەمان سستە بێت بازار دروست نابێت بۆیە ناتوانین دەستکاری و سروشتە بکەین یان و کەرەسانە بێنین لەسەر فیلمەکانەکەی لەگەڵ دەتوانین کاک سەرکەوت دەتوانین لەو بڕوایەدامە دەتوانین تۆزێک لەو بڕوایەدامە تۆزێک بوێرتر بین تۆزێک بوێرترانە گیر بکەینەوە لێنزی چاوەکانمان تۆزێک وایت ئەنگڵ بی 1920 نەبی مثلەن 24 بی تۆزێک ئەملا ئەولاش ببینین دەتوانین خۆ کاک گەورەترین کێشەی فیلمی کوردی بورەتوە تاواکەم جوولەکە گەورەترین کێشەی فیلمی کوردی کێشەی زۆر گەورەی هەیە بەڵام یەک لە گەورە کێشەکانی ئەوەیە سینەمای کوردی مارکتینجی نییە بە بازار ناکرێت کەواتە کە بە بازار دەکرێت بازارێکی زۆر کزی هەیە بینەرێکی زۆر کزی هەیە من باسی زۆر ناکەم باسی هەموو کوردستان دەکەم و لە هەموو شارەکانی کوردستان ئۆکەی لەو حاڵەتە دەبێت دام و دەستگا پەیوەنددارەکان ساڵانە بودجەیەکی دیاریکرا تەرخام بکەم بۆ پەرەپێدانی سینەمای کوردی بۆ پەرەپێدانی فیلمی کوردی بۆ پشتگیریکردنی فیلمی کوردی مەرج نییە ئێمە لە فیلمەکان و لە فیلمەکان لە حاڵی ئێستا کە سینەمای کوردی قۆناغێکی باشی بڕیوە بەڵام نیاز هەیە قۆناغی باشتر بڕی و لە داهاتوودا جیاوازتر بیر بکاتەوە جیاوازتر فیلم نیشان بداتن دەبێت حکوومەتی کوردی و حکوومەتی کوردستانی دەبێت سپۆرتی ئەو حاڵەتە بکاتن دەبێت شەرم نەکە کە باسی سینەما بکات دەبێت شەرم نەکات دەبێت بە جورئەتەوە بڵێ کاکە ئێمە ئەم ساڵ بۆ پەرەپێدانی فیلمی کوردی و سینەمای کوردستانی ئەوەندە ملیۆن دۆلارەمان داناوە ئەوە لە هەموو دنیا هەیە هەتا ئێستاکە چاوەڕوانی ئەوە نەکات فیلمی کوردی یان فیلمی کوردستانی داهاتی هەبێ کاکە جیان فیلمی کوردی ناتوانین بە بازاری بکەین فیلم وەکو هەر کاڵایەکی دیکە جەنابێت مۆبایلێک دروست دەکەی مۆبایلەکە پێویستە لە بازار بچی فڕۆش بکاتن تا بتوانێ پارەی کرێکارەکان لێ بدەی و کۆمپانیەکەت گەورەتر بکەی و داهێنانی گەورەتر بکەی بەڵام ئێستا ئێمە ئەو بازارەمان نییە ڕاستی دروستی ئەو بازارەمان نییە فیلمی زۆر گەورە دروستکراوە لە کوردستان فیلمی ئەزمون فیلمێکی زۆر جوانە لە دووانەمایشی لە دوو شار سێ شاری کوردستان نەیتوانێت داهاتێکی باش بەدەست بینی کاکە ناتوانێت چونکە ئێستا کە فیلم سینەما نەبووتە کلتور ڕەنگە لە شارێک بۆ شارێکی دیکە لە سینەمایەک لە هۆڵێک لە شوێنێک بۆ شوێنێککە جیاوازی زۆر کەم هەبی بەڵام جیاوازیەکان ئەوەندە گەورە نین کە بتوانانی بە داهاتی فیلمەکەت فیلمێکی دیکە دروست بکەیت بتوانانی بە داهاتی فیلمەکەت ستۆدیۆیەک دروست بکەیت بتوانانی بە داهاتی فیلمەکەت شارێکی سینەما کۆمپانیایکی زەخمی سینەما دروست بکەیت واجبی حکومەت دەبێت زۆر ڕاشکاوانە باسی ئەو باوەتە بکاتن واجبی حکومەت و دام و دەستگاکانی حکومەتە ئەوەیە کە دەبێت سەپۆرتی سینەمای کوردی و فیلمی کوردی بکرێت وەکو ئەوەی کە ساڵانی پێشووتر کرابوو بەڵام بەبێ ئەوەی چاویان لە داهات بێ کە فیلمی کوردی داهاتیە بێ کاکە گیان فیلمی کوردی لە حاڵی ئێستا زۆر بەڕۆن و ئاشکایی زۆر بەوازحی بەبێ پەردە فیلمی کوردی لە ئێستادا ناتوانێت داهاتیە بێ ناتوانێت ئەو پارەی کە خەرجی دەکات ئەو پارەی کە سەرفی دەکات پارەکەی بۆ بێتەوە چی بکەین بوەستین چی بکەین ئەو هەموو چیرۆکە جوانە هەن ئەو هەموو بابەتە جوانە هەن ئەو هەموو بەسەرهاتە ناخۆش و خۆش و ئەو هەموو چیرۆکە ڕۆمانسیە هەن بوەستین کاکە خۆ یەک گوتەی زۆر جوان هەیە یەڵماس گۆنای هەیە دەڵێ هەرنەتەوەی ڕۆمان و سینەمای نەبێت لە شارستانێت بە دوورە ئێمە سینەما نەکەین چاوەڕێ بکەین کە من ئەویان ناڵێم چۆن باستەرە تا بێ باس نابێ بەڵام دەبێت سپۆرت هەبێ دەبێت پژگیری هەبێ دەبێت پژگیری بەردەوامیش هەبێ تا بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و لە داهاتوودا بازار پەیدا بکەین بەڵێ کەعادنا من مەبەستمەوە نییە بڵین کاتێک کا باسی بازاڕم کرد سینەمای کوردی تا بازاری خۆی نەبێت ناتوانیت هەر تۆ چاوەڕێی دەسەڵاتکەیت دەسەڵاتەوەتان ئێستا کێشەی موچەی هەیە کێشەی هێشتا دوو زۆنەکەی هەیە زۆنی سەوز و زەردەوە ساق نەکراوەتەوە کاوە کاریگەریکی زۆری لەسەر بازاری سینەما و بینینی فیلمەکانیش هەیە ئەمانە هەموو ئەو کێشانن بۆیە نابێت چاوەڕێی دەسەڵاتکەین ئەبێ هەر ئیش بکرێ خۆ مەسەلەن بۆ نمونە کاکتەنیا کەریم
ئیشی کردووە لە کاتێکە خۆ کەرەسانەشی لە بەردەست نەبوو کردوێتی من کاتێک لە نەوەتوێ قەرەجم کردووە قەرەج کارەبا نەبوو لە نەوەتوێک دوای ڕاپەڕین کە هاتوینەتەوە هەر ماڵەکان کارەبا نەبوو هەموو عێراق کارەبای نەبوو بە بۆنەی جەنگی کەنداوەوە ئێ باشە چۆن وەرە پاتری کامیرەکەمان شەو چارجە کرد شەح نەکردەوە بۆ ڕۆژ وەرە بڕۆ تەسویر کە چەند پاتریەکمانەیەنا تەسەورەکەی چوینە ناو دەوارەکانەوە بۆی خێما قەرەز یعنی بە شەوی ساحەت کات لە ناو خێمەکەیەتی شەوی هەبێ تەسەورەکەی ڕۆناکیەکەمان لە تاوە بەهین بوو بە سینی بۆ ڕفلێکشن شتمان نەبووە زۆربەی دیمەنەکانمانە کردە ڕۆژ شەومان کەم بوو ئەمە هەمووی کێشە بوون چونکە کەرەسەکان نەبوو بەڵام لەگەڵەوە شەتوانیمان ئیشەکە هەر ببین بڕێەوە گزارشتی خۆی بکرێەوە تۆش کردوتە برادرانی ترش کردویانە لەو کاتانەوەی کەویستێتی گزارشتی خۆی بگەێنێ کردوێتی نەوەستاوین ئێمە نەوەستاوین بەڵام ئەوەی کامان وەستێنێ ئەوە کەسانی تر ئەوە دەسەڵاتە ئەوە من و تۆ نین تۆ عشقێکت هەیە من هەمە کەسانی تر هەیەی ئەوە هەر بەردەوامە بن بەڵام ئەو کەسی کە پارەی پێناگات و بۆ پارە ئیشەکە ئەو ناتوانێت فیلم بکات چونکە ئەو چاوەڕی پارەیە بی بکەنە دەمێەوە باەمە بێنەوە سەر باسی سروشتەکەی خۆمان کاک عەدنانجان ئێمە باسی ئەوەمان کرد تا چەند ئێمە بتوانین گزارش بۆ سروش دروست لە سروشتەوە گزارش بۆ فیلمەکانمان دروستکەین و تۆ باسی لەو کێشانەش کرد کە لە ڕێی سروشتەوە تووشی فیلم سازە بێت بەڵام هێشتا فیلم ساز توانیوێتی سروشت لە ناو فرێمەکانیە بەکار بێنێت با دوور نەکەوینەوە بڵێ پرسیاری برادران با پرسیاری برادران بخوێنمەوە کاک عەدنانجان بزانم بگەڕێمەوە ئێرە کاک سەروەر سۆفیەڵێ ئایا لە نێو سینەماکارانی کوردی پسپۆری هەڵبژاردننی لۆکەیشنی گونجاو بۆ فیلم هەیە چەند لەو بوارەدا سەرکەوتوو بوون مەبەستی کەسانێک زۆرم پێخۆشە هەر لە ناو لەگەڵ بابەتەکە ئەنی باسی لە بابەتەکە نەسوتە دەرێ زۆر پێم باشە کە لە ناو خودی بابەتەکە پرسیار بکەین کەم تا زۆرێک برای بەڕێزم سەروەر سۆفی کاکە سەروەرجان کەم تا زۆرێک هەن بەڵام ئەوەی کە هەتا ئێستا کۆنتترۆلی فیلم دەکات لە کوردستان بە دەرەجە یەک بە پلەی یەکەم دەرهێنەرە دوایێ پرۆدیوسەرە باشە ڕەنگە کۆمەڵی خەڵک هەبن کە بەبیرمان نەچێت کە سینەما زۆر سوودی لە شێوەکاری وەرگتووە لەگەڵ شێوەکار ئێمە پسمامین ئامۆزای نزیکین زۆر نزیکین لەگەڵ شێوەکار لەگەڵ مۆسیقا زۆر بەیەکەوە ئیش دەکەین ینی لەناو فیلم ئەوانە هەمووی ئەو هونەرە گەورانە هەموو جێ دەبیتەوە و شێوەکارەکان زۆر یارمەتی لوکیشنەکان و هەڵبژاردننی لوکیشنەکان و هەندێک جار دەستکاری لوکیشنەکان و هەندێک جار دروستکردنی دیکۆرەکانمان دەکەن قەنەعەت دەکەم کەم تا زۆرێک ئەو خەڵکانە هەبن بەڵێ کاک زاناوە ئەمەوێ بابەتەکان پەیوەست بێ بە بابەتەکەتەوە ئەڵێ سروشتمان هەیە بەڵام دووشت دەبێ بکرێ ئازاد بکرێ دووەمیش بخەملێنرێ بۆ دوای فیلمەکە تا پیشانی بینەر بدرێ سروشتە جوانی و ناو خەیاڵی دەرهێنەرەکان ئەو مەبەستی لە ئیشی دەرهێنەرە زیاتر ئەڵێ سروشتەکەمان هەیە بەڵام چۆن تەوزیع بێکەم بزانم چیکە باش کاک سەربەت باش حاڵی نەبووم لەو پرسیارە بەڵێ سروشتمان هەیە بەڵام دووشت دەبێ بکرێ ئازاد بکرێ دووەمیش بخەملێنرێ بۆ داوای فیلمەکە تا پیشانی بینەر بدرێت سروشتە جوانی ناو خەیاڵی ئەو مەبەستی لە پێم وایە وا تێگەشتم یعنی چونکە تعبیرەکە زۆر وازح نیە لای منیش ئەڵێ سروشتمان هەیە بەڵام تا چەند دەرهێنەر ئەتوانێت ئەو خەیاڵەی خۆی لە ئیشەکەیە بتوانێت سروشتەکە بەکار بهێنێت بۆ فیلمەکەی من وایە دەما
هیچ شوێنێک هیچ دام و دەستگایەک هیچ لایەنێک ڕێگری هەتا ئێستا کە ڕێگری نەکردین لە سروشتی کوردستان سروشتی جوانی کوردستان ستۆدیۆ سروشتیەکە وێ نەبگرین ئەگەر ڕێگریمان بکرا بە هەتا ئێستا نەمان دەتوانین لەسەرەوەی سەد فیلمی سینەمایی کوردی کە 1990 لەناو سروشتی جوانی کوردستان وێنەچیراون ڕێگری ناکرێت بەڵکو ڕەنگە پاڵپشتێکی زۆر باشیش بکرێت من ئەوم هەیە بۆ ئەو برادرە خۆشەویستە ڕێگریبان لێ نەکراوە بەڕاستی لە ناو سروشت بەس هەندێک هەنگاو هەیە هەندێک لایەن و شوێن هەیە دەبێت ئۆتۆماتیکیان لە هەموو دنیا وایە دەبێت ئاگادار بکرێنەوە کە ئێمە لەو شوێنە ئیش دەکەین بۆ نمونە لە فیلمی سێگۆشەی مەرێک کاتی لە ئێمە ئەو پۆستەرەکەی بدووە دیارە دەپشتەوە لە تونێلی بێخما کارمان کرد کۆمەڵک ڕستنیات و کۆمەڵک ڕۆتینیات و موافقەی چەند شوێنێک هەبوو وەرمانگرت بۆ ئەوەی ئێمە لەوێ ئەم ستافەکەمان هەم جیهاز و کەلوپەلە بەهایەکانمان ئازاری پێ نەگاوە بتوانین بە ئەمنیەتێکی زۆر باش لەوێ هەم کردداری پری پرۆداکشنمان بەسەرکەوتوی بەڕێکەین ینی ئامادەکاری هەم قۆناغی پرۆداکشنمان بەسەرکەوتوی بەڕێکەین کەواتە وێ نەگرتن و قەرەباڵغی و سوپایەک لە خەڵک و ئیدارەکردنی ئەو خەڵکە پێکمان کۆمەڵێک شوێن هەیە هاوکاری دەکا و پاڵپشتی دەکە هەر ئیشیان ئەوەیەکە پاڵپشتی دەکە ئەوە ستایشێک نەبی بەڵام بەڕاستی ئەو شتێکی ڕاستە بەڵێ برادێکی کامان کاکایە عەبدوڵڵا ئەڵێ ئەی دەرهێنەر بۆ پێشەوەی کارەکانی ئەنجام بدات لانی ساڵی دادەنێت و دابەشەکات بەسەر وەرزەکانە مامەستا عەدنان ئەی تەکنۆلۆژیای هاوچەرخ چی بۆ دروستکردنی کاریگەریەکان سینەمای کوردی هەژارەیان دەرهێنەر و بەرهەمێنەری کورد وەکو پێویست کارەکەی خۆیان خۆش ناوێت بەڵێ سوپاسی کاگایات دەکەم ئەیاد عەبدوڵڵا فۆتۆگرافەرێکی زۆر بەناوبانگە یەکە لە فۆتۆگرافەرە هەر سەرکەوتوەکان بێگومان وێنەش پەیوەندێکی زۆر باشی هەیە لەگەڵ سینەما کاگایات من پێم وایە لە خلالی قسەکردنەکانم ئەو ساعاتێک کە ڕۆیشت تقریبا کەم تا زۆرە جوابی ئەو پرسیاری جەنابەتم داوە بەڵام تەکنۆلۆژیا هەیە ئەو تەکنۆلۆژیا نوێژ نییە بەڵام کە باسی تەکنۆلۆژیای تازە دەکەم باسی تەکنۆلۆژیای تازە لە ناو فیلمی کوردی دەکەم دەبێت دەرهێنەری کورد چیرۆکەکانی ینی پێشنیاری منە قسەی منە و بابەتەکەمان لەسەر ئەوەیە بتوانێت ئەو تەکنۆلۆژیای سوود لەو تەکنۆلۆژیای بگری ئەمە لە بڕواایەدا بە دەرهێنەری کورد دەرهێنەری زۆر باشمان هەیە دەرهێنەری بەتوانامان هەیە دەرهێنەرمان هەیە کە دەتوانی فیلمی زۆر باش دروست بکە و دروستی کردووە و ناوبانجی باشیان هەیە لە باشووری کوردستان باز دەکەم بەڵام پلان بۆ داڕێشتنی پلان بۆ بەرهەمهێنانی فیلمەکانی لەو بڕواایەدامە کە سینەمای کوردی سینەمای کوردستانی سینەمای فیلمی کوردی لەو بێ بازاڕیەی لەو بێ بەرهەمیەی لەو بێ بەرهەمهێنانیەی لەو بێ پشتگیریەی ناتوانێت پلانێکی ڕاست و دروست دابێ بۆ بتوانانی لە داهاتوودا ئەو پلانە بەوردی و بە زانستی سەر بدرێت چاوەڕێ ئەوە دەکا یان هەوڵی ئەوە دەدا کە لە شوێنێک لە شوێنەکان سەپۆرتێک پژگیریەک پژگیریی دارایی بۆ پرۆژە تازەکەی بۆ فیلمە تازەکەی دەستەبەر بکە ئینجا بتوانین فیلمەکەی وێنە بگرێ و پرۆژە بۆ پاشتەوە بوونی فیلمەکەی پرۆژە بۆ فیلمی داهاتوودا بنێت من لەو بڕواایەدامە کە هەمومان پێکەوە دەتوانین داهاتوێکی جوانتر گەشتر ڕازاوەتر بۆ سینەمای کوردی دروست بکەین و ئەوەی کە هەمانە خۆشمان بوێ ئەوەی کە هەمانە دەستی پێوە بگرین ئەوەی کە هەمانە بە زۆر بەڕێز و حرمەتەوە مامەڵی لەگەڵ بکەین چونکە ئەگەر ئەوەندەمان نەبووە ئێستا سینەمای کوردی لە چێ بوو ئەگەر ئەوەندە سینەماکارە جوانەی کە لەناو کوردستان کار لە سینەما دەکەن بە گەنجەکانی شەوەدا ئەوەش دەبیر بکەین کە کۆمەڵێک سینەماکار و
فیلمسازی گەنجی زۆر باش ئێستا لە بوارەکە لە هەموو تەکنیکەکان کار دەکەن لە دەنگ لە ڕووناچی لە دیزاین لە جلوبەرگ لە ماکیاژ و لە ڤیژوال ئیفێکت و لە سپیشەل ئیفێکت و لە مۆنتاژ لە هەموو بوارەکانی کرد لە دەنگ لە دیزانی دەنگ وەکو تۆزێک لەوە پێش باسم کرد کاگەیان ئەگەر دەرهێنەرێکی کورد ئێستا بیەوێ فیلمێک دروست بکە باسی فیلمی ئەکشن ناکەم چونکە ئێمە لە سینەمای کوردستانی لە فیلمی کوردی هەتاکو ئێستا کە تایبەتمەندیمان لێ لە فیلمی ئەکشن تەجروبەمان زۆر کەمە لە فیلمی ئەکشن بۆیە ناتوانین جارێ باسی فیلمی ئەکشن بکەین بەڵام فیلمێکی نۆرمال بەڵێ دەتوانین بە هەموو پێداویستەکانەوە لەناو کوردستان ئیشی لەسەر بکەینەوە خەڵکی زۆر باشمان هەیە دەتوانێت ئەو خەڵکە سپۆرت و پژگیری هونەری و تەکنیکی بکاتن بەڵام سپۆرت و پژگیری دارایی پێویستێکی ضروریە چونکە وەک دەڵێن سینەما عوملەی سەعبەیە لە سینەما پارەی زۆر دەبی و خەرجی زۆریشی هەیە بەڵێ کاکسەر کە عەدنان مەبەستم ویستم تۆرەکەی خۆت بابەتەکەی خۆتە گەرماوتە تەواویکەی اوكي زۆر سپاس منش دەچمەوە سەر بابەتە کەلەشەکەمان سروشت لە فیلمی کوردیدا بێگومان لە سروشتدا ئەمە ڕەنگی جیاواز دەبینین کە لە دوجار ئەم ڕەنگە دەبێتە بەشێکی گرنگ لە جوانکاری و ڕاکێشانی بینێت بۆ لای ڕووداوەکانی نێو فیلمەکە هەروەها ڕووناچی کە بەشێکی گرنگی سروشتە سوودی گەوری بە فیلمی کوردی گەیاندووە زۆر جارێمە لە فیلمەکانی خۆمان و برادران و باکستێژی برادران دەبینم و ئەوەندەی کە ئاگدار بم و لێم نزیک بن یان بۆ خۆمان فیلممان کردی ڕەفیقای لە سینەما کارەکانمان سەردانیان کردیان ئێمە سەردانمان کردن هەمومان هەموو فیلمی کوردی سوودێکی زۆر گەورەی لە ڕووناچی سروشتی وەرگرتووە کە ئەوەش دەستکردێکی زۆر باشە وە کەم خەرجیترە لە سروشتی لە ڕووناچی دەستکرد چونکە کاتی کە ڕووناچی دەستکردت دەوێت لە شوێنێک دەبێ لایت هەبێ ئەو لایتە پێویستی بە کارەبایە ئەو کارەبایە پێویستی ئەو لایت کارەبایە پێویستی بە کۆمەڵی کرێکارە ئیش بۆ بکاتن تا بتوانن کارەبایەکە لە شوێنێکی دوور بە شێوازێکی مدرن بگاتە لایتەکان و لایتەکان بتوانین کاریگەری لەسەر وێنەکان و لەسەر ئەکتەرەکان دابنێ ئەمەش هەمووی خەرجی زۆرن و کاتی زۆر دەبات بەڵام لە هەندێک شوێن بەڵێ ڕووناچی دەستکرد و ڕووناچی سروشتیش تێکەڵ دەکرێت و زۆر جاریش بینیمانە خۆشمان ئەو کارەمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕووناچی بەشێکی گرنگە بەبێ ڕووناچی ناتوانین ڕەنگەکان ببینین بەبێ ڕووناچی هەموو ڕەنگەکان ڕەشن کاتی کە ڕووناچی لە ناو وێنە جیاوازتر دەیبینین ڕەنگەکان خۆرتر دەبینین و بەرزدەستتر دەیبینین دەتوانین و نیشانی بدەین کە لە خزمەت چیرۆکەکەماندا بێت بێکمان هەموو شتێک لە ناو فیلم و لە ناو ڕووداوەکانی فیلم دەبێت هەمووی لە خزمەت بەرەو پێش چوونی چیرۆکەکەماندا دابێتن چیرۆکەکەمان باتە پێش بمانگەینتە کەنارێک کە بتوانین لەوێ ئامانجی خۆمان پێچین بمان لەوێ شتێک بڵێین بمانەوێ پەیامێک بگەینە بماگەینتە ئەو پەیامە هەموو تەکنیک و وردەکاریەکانی ناو فیلم تەنها بۆ ئەوەیە کە چیرۆکەکەت زۆر بە جوانی بیستە پێش چیرۆکەکەت بەڕێک پێشی بیستە پێش چیرۆکە بتوانێت کە بینە باسی فیلمی ڕیال دەکەم باسی ژانێکی دیکەی فیلم ناکەم باسی ئەو فیلمە واقعیانە دەکەم کە هەتاکە ئێستاکە فیلمی کوردی و سینەمای کوردستانی پێی ناسراوە باسی ئەوانە دەکەم هەتا بتوانی هەموو ئەو وردەکاری و دیتێڵانەی و تەکنیکانی ناو فیلم بتوانن چیرۆکەکە بگەینە بینەر و کاریگەری خۆیان لەسەردا بدەین سروشت ئەگەر باسی سروشت بکەین سروشت لە ڕووی دەرونیشەوە واتە مانا و دەلالەتی زۆر تایبەتی هەیە ڕەنگە ئەو مانا
و تاو دەرارەکانە لە سینەمای کوردی سوودی زۆر باشی بە فیلمی کوردی گەیاندبی زۆر باشی پێگەیاندبی بۆ نمونە ئەگەر باسی فیلمی شیرین بگەین حەسەن عەلی دەرهێنەر حەسەن عەلی دەبینین فیلمەکە تا ئاستێکی زۆر فیلمێکی ڕۆمانسیە بەڵام دەبینین ڕەنگ و سروشتی جوانی کوردستان زۆر خزمەتی بەلایەنە ڕۆمانسیەکەی فیلمەکە کردووە و دەبینین کاریگەری داناوە لەسەر ئەکتەرەکان کاریگەری داناوە لەسەر بەرەو پێشچوونی چیرۆکەکەی کاریگەری داناوە لەسەر تارگەتی چیرۆکەکەی بۆیە دەبینین فیلمەکە ئەو فیلمە بە شێوازێکی دیکە چیرۆکە دەژێتەوە بەڵام سروش زۆر هاوکاری کردووە بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە بینەر وە هەز بکات کە بەڕاستی لە کەرکش و ئاو هەوایەکی ڕۆمانسی ئەو فیلمە ڕووداوەکانی ئەو فیلمە ڕوویانداون و دوورن لە ژاوەژایی ناو شار و دوورن لە بێزاری تەکنەلۆژیا و قەرەباڵغی و کاریگەری شەقامە قەرەباڵغەکانی ناو شارە گەورەکان هۆکارێک دیکەی کە فیلمی کوردی لە زۆربەی زۆری ڕووداوەکانی یان چیرۆکەکانی یان جێرانەوەکانی سروش بەکاردێنێ ئەوەیە کە وەک گوتمان ستۆدیۆی سینەمامان نییە شاری سینەمامان نییە و خاوەن سەرمایەیەکی سینەمایی نین و خاوەن سەرمایەیەکی مادی نین بۆ بەرهەمهێنانی فیلم یعنی کۆمپانیایەکی بەرهەمهێنانی فیلم بنایێ ئەو مجازفەیە بکە بە مەبلەغێک پارەی زۆری خۆی کە 100,000 ئەو پارەیە ڕەنگە 150 بۆ دێتەوە لە فرۆشتنی بریت لە ساڵۆنەکانی سینەما لەبەر ئەم هۆکارانە و چەندین هۆکاری دیکە نامەوێت درێژدادر بم دەمەوێت کۆتایی بێنم بۆ چەند جملەیە لەبەر ئەم هۆکارانە چەندین هۆکاری دیکە دەبێت کە سینەمای کوردی عاشقی سروشتە زۆر عاشقی سروشتە هەم لە دیمەنەکانی و هەم لە دراماکانیدا هەم لە جوانکاری و بیر و بۆچوونەکاندا سروشتی وەک هاوڕێ و هاوهونەری خۆی بینیوە دەبینین سروشت لە هەموو شوێنێکی کوردستان فیلمە کوردیەکاندا هەیە ئەگەر سروشت نەبێ هەست دەکەی کەم و کوڕێک هەیە لە فیلمەکەت هەتا ئێستا چاوی مەوالی ڕاهاتوە ڕەنگە ئەو سروشتە بۆ کەسی بیانیش بۆ خۆشمان کە هەندێک شوێنی سروشتی کوردستانمان نەبینیوە حەسانەوەیەکی دەرونی بیتن یان پێمان خۆش بێت کە بەشێک لە بەشەکانی گرنگی کوردستان ببینین لە ڕێگای سروشت و لە سروشتی گرنگی کوردستان بین لە ڕێگای فیلمێک و جیرانەوەی چیرۆکێک لە فیلمی کوردی یان سینەمای کوردستانی یان فیلمی هەر لە تەوەیەشی دیکە لەو بڕواایشدام کە بەردەوام سینەماکاری کورد لە سروشت و پێکهاتە وردەکاریەکانی دەبینێت ئەگەر بۆ نمونە دوا ڕۆژێش ستۆدیۆیەکی گەورەی سینەما دروستکرا بۆ ئەوەی کە بتوانین تۆزێک سوود زیاتر لە تەکنەلۆژیایەکانی ناو ستۆدیۆ وەربگرین بەڵام سینەماکاری کورد چونکە تەبعی والی ڕاهاتووە چونکە عاشقی سروشتە چونکە سروشتی خۆشویستوە چونکە تا ئێستا کە فیلمەکانی کوردیەکانی بنێو سروشت بینیوە و چاوی لێ ڕاهاتووە و مێشتی پێی دەحەسێتەوە ڕەنگە نەتوانی هەموو فیلمەکانی ستۆدیۆیەکی گەورە و زەبەلاحی پێشکەوتووی پڕ تەکنۆلۆژیای تازە بەرهەمبینی و چیرۆکیش دەبێت لەو بڕوادا چیرۆکی فیلمەکانمان سیناریۆ فیلمەکانمان لە ئێستادا هەوڵ بدەین گۆڕانکاری هەبێت بەوەی کە جارێکی دیکە کەم تا زۆرێک سوود لە سروش دەرگرین بەڵام بینەوە ناوشار و ناوشاریش کۆمەڵێک چیرۆکی زۆر جیاواز
وڵێک چیرۆک هەر کە بەجددی نەگوترایە تا ئێستا لە هیچ شوێنێک باش نەکراوە من لەو بڕوادام 10 ساڵی کەش چیرۆکی کوردی ئەو هەندە جوان هەن یعنی خەزنی 10 ساڵی کەشمان هەیە بۆ ئەوەی چیرۆک کوردیەکان ڕۆژانە بکرێن فیلم و تەواو نابێت بەڵام ئەگەر ئەو چیرۆکانە باز دەکرێت باسی چیرۆکانی دەرەوەی شار دەکەین چیرۆکانی ناو شاریش ڕەنگە وردە لە زیادبووندایە ئەو ڕووداوانەی کە ناو شار ڕوودەن هەرگیز لە دەرەوە ڕوونادەن هەرگیز لە گوندێک ڕوونادە هەرگیز لە دەشتایەک ڕوونادە هەرگیز لە سروشت ڕوونادە دەیان چیرۆک و دەیان کێشەی زۆر گەورە ناو شارەکان ڕوودەن کە ئەستان سینەما و فیلمی کوردی هەر بەلاشێ دەدەچێت حتا کە ئێستا کە دیمەنێکیان لەسەر وێرە نەگرتووە چیرۆکی زۆر گرنگ هەن کاکە چیرۆکی زۆر جیاواز هەن من سەرتان نایەشێنم زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ جێگرتنتان سوپاس بۆ ئەوەی کە پێم وایە کاتژمێرێک زیاتر کاتژمێرێک و چەند دەقیقەیە سەرم ئێشاندن بابەتێکی جیاوازمان باس کرد سوپاس بۆ کاکسەرکەوت تارۆ و هەموو ئەو خۆشەویستانەی کە لەگەڵمان بوون هەتا ئێستا بەڵام دەبێ سینەماکاری کورد کە سینەماکارێکی بوێرە کە هونەرمەندێکی جوانە نیشتیمان پەروەرە هونەرەکەی خۆی خۆش دەوێت شارەکەی خۆی پاشە وڵاتەکەی خۆی خۆش دەوێت پێم وایە دەبێت زیاتر جورئەت بکە بەوەی کە کامێرەکانمان بینە لای گازژینەوەی شەعب و لای سەهۆڵەکە و لای چایەخانەی مەسکۆ و سەرقەڵات و لای منارەی چۆلی و باداوە و تێداوە و زەرگەتە و سابوونکەران و کۆمەڵک شوێن و جێگا و ڕێگای دیکەی شارە جوانەکەی دهۆک و زاخۆ و سۆران و با بێن دەبێت کامێرەکانمان بێنە ناو شار دەبێت جیاوازتر لەم ڕوادە بە جیاوازتر بیر بکەینەوە جیاوازتر فیلم نیشان بدەین هەمووتان و خۆش دەوێت زۆر سپاس چاوەکەمی کاعادنانگیان دەست خۆش بێ پرسیار هەیە برادران پرسیاریان کردووە بەس دەردی بەڕێستان وتان لە دەرەوەی بابەتەکەی بەڕێستانە بۆیە هینم نەکرد یعنی من داوای لێبوردن لە هەمویانەکەم نەچوو پرسیارەکانم لەو کاتە نەخستە بەردەمت چونکە لە دەرەوەی بابەتەکەیە هەنێ شت باسەکەن کە هیچ پەیوەندی بە بابەتەکە و بە پەیوەندی بە من و تۆشەوە نییە بەڵام برادێکمان کاک بیلال سەلام ئەڵێ بۆ لیستی داهاتوو هیوادارم گەنگەشەی فیلمی کچی کافرۆشی تەنیا کەریم بکەین بە ئامادەبوونی کاک تەنیا کەریم کاک بیلال جان من بە کاک تەنیام وتووە هەرچ فیلمێکی خۆی ئامادە بێت پێم خۆشە بیێنێ و پێم بڵێ ئاگادارم کاتەوە من پێم وتووە من ڕوم لێ ناوە ئیتر ئەویان لای خۆیەتی کەی و چۆن دێتە پێشەوە و هەر ئەویش نا ئێستا کاک بڵێن کاعادنانیش من تەکلیفی لێکەم فیلمێکی خۆی ئەگەر هیم بێت بۆی بێنین گەنگەشەی لەسەر بکەین ئیتر وەکو وتم برادران کاعادنان جا پرسیارەکانیان جیاوازە ناکاتە ئەوەی کە با بڵێن لەگەڵەوەی تۆیا بێت وەکو کەسانی ئیداری پرسیارت لێکەنیان هەنێکیانەچێتە دەرەوەی بابەتەکەمان تەوەرەکەمان ئەگەر هەر حەشەکەی پرسیارەکانیانە خوێنمەوە بۆ نمونە کاک سەروەر سۆفیەڵێ ئایا کەمی هۆڵەکانی سینەما لە نێو شار و شارۆچکەکان بۆ کار نین بۆ کەمی داهاتی فیلمەکان ئەمە کێشەی بازاڕی سەروەر سۆفیە من لە بڕوادانیم سینەماکان هۆڵەکانی سینەما ژمارەیان کەم بێ من لە بڕوادام هۆڵەکانی سینەما ژمارەیان باشە وەلەو بەپێی ئامارێکی ڕێکخراوی یونسکۆی جیهانی دەڵێت بۆ هەر 100,000 کەسێک پێم وایە بەڵێ ئەگەر غەڵەت نەبم لە ژمارەکان دەبێ هۆڵەکی سینەما هەبێ ڕاستە ئەو ژمارە زۆرە نییە بەڵام لە شارێکی گەورەی وەکو هەولێر نزیکەی زیاتر لە 10 ساڵۆنی سینەما هەیە لە شاری سلێمانیش چەند ساڵۆنێکی سینەمای جوان هەیە و لە شاری دهۆک هەیە لەو بڕوادانیمە کەمی ساڵۆنەکانی سینەما هۆکارێک بن بۆ ئەوەی کە
فیلمی کوردی نتوانێت بازارە بۆ خۆی پەیدا ئەو کاری دیکە زۆرن کاندێکمان باس کرد. بەڵێ من خۆم پرسیارێکم هەبوو لە کاتی پرسیارەکان ئامیز لێ بکەم نەمیز داوەڕێنم فیلمسازی کورد کێشەیەکمانەیە لەگەڵ سروشتە وازانی سروش بەس بۆ مرۆڤ کراوە ئەی ئاژەڵەکان ئەی ئاژەڵ و پەلەوەر و ئەو سروشتە خاڵیە لەوان خۆ سروش بهی بەسی ئەمەنی ئەوانیشە بۆیە لە فیلمی کوردی ئاژەڵ نابینی ئەگەر ببینیم بەس مەڕ و مانگە ئەبینی ئەسپیش نبینی وەنیە خۆ سروش بەسی ئەمە نییە لە ئەم وڵاتانە فیلمیانەیە فیلمەیە بەس ئاژەڵ دەورە بینێت هەر ئیسانی تیانە بەس ئاژەڵە باشە بۆ سروشت ئەوانی تیانە بن بۆ سروشت خاڵی بێ لەوان وە هی کوردی خۆشمان وە چیرۆک و داستانی زۆریشمانەیە لەگەڵ ئاژەڵەکانە ئەوە حاڵەتێک با پرسیارێکی کا گەر بزانم چێ بوو کاک تەنیا کەریم پرسیارێکی کردو ئەڵێ شێوازی جێڕانەوەی سیناریۆ لای دەرهێنەرەکانمان لە ئاستی کردداری زۆر باش نییە. شێوازی جێڕانەوەی سیناریۆ لای دەرهێنەرەکانمان لە ئاستی کردداری لە ئاستێکی زۆر باش نییە. کارتەنیا پرسیاری نەکردو پێم وایە ئەوە ینی کۆمنتێکی خۆی دەستی خۆش خۆیش دەرهێنەرە و پێشتر ڕەفیقی یەکشین یعنی ئەو کێشەی سیناریۆ تەنها لە ناو کوردستان نییە یعنی با نەیکەینە مڵک لەسەر فیلمی کوردی بەڕاستی زۆر زار جێمە دەبێت دەڵێن گەورەترین کێشەی فیلمی کوردی سیناریۆیە کاکە گەورەترین کێشەی فیلمی هەموو دنیا سیناریۆیە ڕەنگە کوردیش بەو کەم تەجروبەیەی خۆی بەو کەم تەجروبە پراکتیکیەی خۆی تیۆریەی خۆی ڕەنگە ئەو زەمانە بەشی ئەوەی نەکردبی سیناریۆ نووسێکی پرۆفیشنالی 100%مان لەلا دروست بێ ئەوەی هەیە هەموو محاولەی زۆر باشن محاولەی چاکردنەوە کۆمەڵێک خەڵکی زۆر باش خەریکن وردە تایبەتمەندی لە سیناریۆ وەردەگرن بەڵام هەتا ئێستا لەناو پرۆسەکەدانا پێم وایە لە داهاتوو دەتوانن ئەو کەسانە ئێستا سوودیان بە فیلمی کوردی گەیاندووە لە داهاتوو سوودی گەورەتر بە فیلمی کوردی و بە سینەمای کوردستانی بگەینن قەنەعەت دەکەم کە لە ڕووی کرداریشەوە کە کارتەنیا باسی بە پراکتیزەکردنی سیناریۆکە دەکاتن کاتی کە لە سەر لوکیشن دەرهێنانی بۆ دەکرێت لە بڕایدامە لە دەرهێنێک بۆ دەرهێنێکیکە جیاوازی بیر بۆچوون هەیە جیاوازی ئاست هەیە جیاوازی بۆچوون هەیە جیاوازی بیرکردنەوە هەیە جیاوازی تێڕوانین و فەلسەفەی ئیشەکە هەیە جیاوازی چیرۆکە ینی جیاوازی زۆرە لە کەسێک بۆ کەسێکی کرد بەڵام لێگە ئەوەش دەبینین چەند دەرهێنێکی زۆر باشمان هەن سیناریۆکان نەک ناتوانن پراکتیزەی بکەن بەڵکو لە کاتی تەنڤیز و لە کاتی جێبەجێکردن و ستۆری بۆرد و دیکۆباز و ئەوانە زۆر زیادەگەری زۆر باشتر دەخەنە سەر سیناریۆکە کە ڕەنگە هەر نووسەری سیناریۆکە بیری لێ نەکردیتەوە. بەڵێ کا عەدنانجان مەسەلەی کێشەی سیناریۆ لەوەیە دەردی بەڕێستان وتان لەوەیە زۆر لە هونەرمەندانی خۆمان لە کوردستان هەر بڵێن لای کووردە نەخێر من لەم شارەی خۆمان لە ڕێکخراوێکە هەموو چوارشەمێک کۆ ئەبینەوە گەنگەشەی سیناریۆی یەکتریەکەین یعنی وا بزانمەوە 10 ساڵە 12 ساڵە من لەو ڕێکخراوەم لەو 12 ساڵە کە هەموو هەفتەیەک هەموو چوارشەمێک کۆ بینەوە وا بزانم هەمووی 4 کەسم بینیوە لەو هاوڕێیانم سیناریۆکانیان چۆتە فیستیڤاڵەکان و چۆتەینی کۆمپتیشن و گەشتۆتە ئاستێکی باش بەس گەشتۆتە ئاستی ئەوەی کە کەمپەنیەکان کەواتە لەم شاری منی شاو کێشەیە ئەی چەند شاریکەی ئەمریکا ئەمەی هەیە بۆیە سیناریۆ ئەگەر بێت و ئێمە بگەینە سەر و بکەینە بڕۆین ڕوولەوە بنین بزانین کەمپەنیەکان ساڵانە چەند فیلم وەرەگرن چەند سیناریۆ وەرەگرن بۆی بکرێت بە فیلم ئەگەر لەوێش قیاسی بکەیت بە ڕێژەوەری بگری بەڵێ کەواتە سیناریۆ لە هەموو جەیەکە لە وڵاتێکە کێشەی گەورەیە بەس لێرە لەم وڵاتە
لەبەرەوەی بازاڕی سینەما هەیە کۆمەڵی کەمپەنی گەورایە سیناریۆیەکە گەر زۆر باش نەبێ ئەو کەمپەنیانە وەری ناگرن کەواتە کێشەی سینەما لە هەموو سیناریۆ لە هەموو جێیەکەیە بەڵام شتێکەیە خەیاڵ و بیرۆکە من لێرە کێشەی خەیاڵ و بیرۆکە زۆر بە گەورە بینم لێرە کەمترە بیرۆکە خەیاڵیان زۆر کەمە بەڵام لە کوردستان خەیاڵ و بیرۆکەمان هەیە و بابەتیشمان زۆرە هەر ئەو ڕووداوانەمان خۆی سینەما کێشە و ململانیەیە هەر ئەو ڕووداوانی کە لای ئێمەیە هەیە هەر یەکێ لەوانە بۆ خۆی بیرۆکەیەکی تێروتەسکلا بەڵام خەیاڵیشمان هەیە بەڵام چەند سیناریۆستمانەیە توانیانەوە تەوزیفکەن توانیانە ئەوانە بێنن ئیشی لەسەر بکەن فەرموو چەند فیلممانەیە لەسەر ئەنفال زۆر کەمە هەر نیمانە ئەوەی کە هەمانە بگا بە دنیا نەگەشتووە بەو تامە جیهانی ئیشی پێ نەکراوە جالێرەش خۆ لە وڵاتانەش وایە چەند فیلمەیە لەسەر هۆلۆکۆست و گەشت بێتە جیان کەمە نییە یعنی هەبێت کەمە نسبەکە کەواتە زۆر باسمان کرد ئەمە کێشەی فیلمی نییە بە تەنیا کێشەی بزوتنەوەی سینەمای هەموو دنیاە سیناریۆی باش بە توانای باش بە پارەی باش فیلمی باش بەرهەمێتن کەواتە هەنگاوی یەکەمان لەکوێ دەست پێ کرد بێکمان سیناریۆ کۆمەڵک ستێپی هەیە تا دەگەی سیناریۆ لە لۆگلاینەوە دوایەکە لە تریتمنتەوە دوایەکە لە چیرۆکە و نازم کۆمەڵێک پایە هەیە تا دەگەی شتێک پێی بڵێ سیناریۆ یعنی ئەگەر کێشەشیان نەبێ بۆ نمونە لە شوێنێکی وەکو هالیوود کە کێشەی ئەگە بۆ نمونە کێشەی سیناریۆ نووسی زۆر باشیشیان نەبێت بەڵام کێشەی سیناریۆیان کێشەی دروستکردنی فیلمیان نییە دەتوانن کۆمەڵی خەڵکی تایبەتمەند دروست بووە بەڵام وەکو ئەوەکە جەنابەت فەرمووت ئەو چیرۆک و بیرۆکە و بەسەرهاتانەی کورد بەجددی لە دنیا زۆر سەرڕاکێشن دەبینی فیلمەکانی کوردی زۆربەی هەرە زۆریان ڕەنگە خەڵاتی باشترین وێنەگرتنیان وەرنەگرتبی خەڵاتی باشترین مۆنتاژیان وەرنەگرتبی خەڵاتی بیرۆکە و چیرۆکیان وەرگرتووە خەڵاتی باشترین فیلمیان وەرگرتووە کە چیرۆکەکە بەشێکە لە بەشێکی گرنگی دانەبراوە لە فیلمەکە کەواتە چیرۆکەکانمان سەرڕاکێشن بەڵام ئەگەر نەتوانین زۆر بە باشی بجێڕینەوە وەکو کاکتەنیا کەریم فەرمووی خۆ دەتوانین لە داهاتوو دەتوانین فێر بین دەتوانین سەرەتامانە 20 ساڵە بەڕاستی ڕەنگە تەمەنێکی زۆر نەبی بۆ سینەمایەکی زۆر پێشکەوت و سینەمایەکی پڕ تەکنۆلۆژیا سینەمایەکە سەرنجی هەموو دنیا ڕابکێشی کاکە ئێمە ئێستا لە دنیا زۆر جار قسەک هەیە خۆمانی پێ هەردەخەڵەتێنین دەڵێن سینەمای کوردی یان فیلمی کوردی لە دنیا زۆر ناوبانگی هەیە زۆر بەناوبانگە لە ڕاستیدا ئەو قسەیە کەمەک دوورە لە واقع سینەمای کوردستانی و فیلمی کوردی زۆر بەناوبانگ نییە ناکوا بەناوبانگ نییە من لەچەند فستیڤال بووم کە نەیان دەزانی ئەسڵەن زمانی فیلمەکە چییە بینەرەکان کە نەیان دەزانی لوکیشنی فیلمەکە چییە نازانی ئەو جنوبەر بوو کورتک و شەروار و جنوبەرجی ئافرەتان و ئەوانە دایانگوت چ مەملەکەتێکە چ شوێنێکە باسی کوردستان من باسی کوردم بۆ دەکردن و مناقەشەمان دەکرد چەندین دانیشتن و مێزگرتمان لەسەر ئەوە کردووە کە کورد ئەمە فیلمی کوردیە کە لوکیشنەکان کوردیە ئەو ئاو هەوا و ئەتمۆسفێرانە کوردیە ئەو شاخ و دۆڵ و سروشتە جوانە کوردی ئەو جلوبەرگانە کوردیە ئەو دیالۆگانی کە قسەی پێ دەکەن کوردیە ئەوە وەدە کۆمەڵێک خەڵکی دیکەشم جێرێ و قسانە دەرهێنەری بەناوبانگی کۆمان کە بەشداری فستیڤالەکانی دەرەوەیان کردووە سینەمای کوردستانی و فیلمی کوردی ئەو ناوبانگە زۆرە نییە کە ئێمە پێی مەغرور بین ئای فیلمی کوردی لە لوتکەیە نەخێر فیلمی کوردی لە سەرەتایە بەڵام سەرەتایەکی کە عەدنانێمە کێشەیەکی زۆر گەورەی ترمانێ هەر سەبارەت بە سروشت لە سیناریۆکانمان کاتێک کە سیناریۆ ئەنووسین لەگەڵ نووسینە سروشت بەکار نایێنین لەگەڵ نووسینی سیناریۆ سروشت بەکار نایێنین بۆ گزارشتەی کە مەبەستمانە لەگەڵ تەواوی ئیشەکەیا بڕوات ئەوەشی چێکە لە کێشەکانمان زۆربەی جار سروشتە دەینە دەست قەزا و قەدەر کاتێک کاچینە لۆکیشنەکە تەسویرەکەین یا تێکەڵ بە لۆکیشنی ئەەکەین یعنی ئیشی بۆ نەکراوە سروشت
لە سینناریوە بنووسرێتەوە. ئەمە شێکێکە لە کێشە گەورەکانمان زۆر لێبی ئاگەین. من باسی شتێکت بۆ دەکەم کە لە چەند چاوپێککەوتنی دیکەش باسم کردووە. خانمێکی گەرمیانی کە چیرۆکێکی زۆر کاریگەرە، خانمێکی گەرمیانی ڕۆژێک پێش ئەوەی خزم و کەس و نێزیک و دەستگیرانەکەی ئەنفال بکرێت، لەگەر دەستگیرانەکە و خزم و کەسی چوینە هەندێک جلوبەرجی بوشێنیان بۆ ئەو خانمە کڕیوە، بۆەوەی سبەی ئاهەنگەکەی وەساز بکەن و هاوسەرگیریەکە ساز بکەن. باشە سبەی ئەنفال بووە. خانمەکە یا کوڕەکە؟ سبەی ئەنفال بووە، دەستگیرانەکەی گیراوە لە ئەنفال. پاشە حتا ئێستا حتا ماوەکەوە پێش نارم ئێستا نازم ئێستا ماوە یان نەبس ماوەیەکەوە پێش ئەو ئافرەتە ئەو ژنە سەربەرزە و ئەو ژنە پڕهێزە پڕوزەیە هەتا ئێستا بەیانیان کە هەڵدەستی دوو زێماست و دوو زێ چاتا دەنێ، چایەک بۆ خۆی چایەک بۆ دەستگیرانەکەی. نیوەڕۆیان چاوەڕێ دەکات نیوەڕۆ بێتەوە. بەڵێ نیوەڕۆیان دوو قاپ برنج و مەرەگە دروست دەکات، یەک بۆ خۆی یەک بۆ دەستگیرانەکەی، چاوەڕێ دەکاتەوە نایەتەوە. ئێواران عینیشت دوو جێدا دەخات، یەک بۆ خۆی یەک بۆ دەستگیرانەکەی نایەتەوە. کاکە بە سەتان چیرۆ چیوە کە زۆر کاریگەرم دەتوانین بکەینە فیلم بە سەتان چیرۆچیوە. ڕەنگە ینی ئەوە بکەم بڵێم ئەگەر دوور نەبی لە ڕاستی بڵێم هەزاران چیرۆچیوە. ئەیە چیرۆکی ئەو منداڵی کە لە منداڵە ئەنفالکراوی کە لەگەن دایکی لە بەندیخانە بوو داوای خیارێکی کردبوو، خۆ چیرۆکە زۆر بەناوبانگە. ئەو حرەسە بەعسیەکە دوو لە ڕووی بینەران و جەناویش تاکە نالێکی پێدا بوو لە باتی خیارەکە. واو کاکە چیرۆکە ئەوانە چیرۆ زۆر گرنگن. بەڵێ عەدنان زۆر تایبەتن، دەبێت ئەوانە هەموو بکرێتە فیلم. بەڵام لەگەڵ ئەوەش جارێکی کە باسی ئەوە دەکەینەوە لە بابەتی خۆمان دەرناچێن، دەبێت سروشت بە جوانتر و بە شێوازێکی دیکەی مۆدرن بەناو فیلمەکانمان بەکار بێت. دەتوانین ئەو بەندیخانەی باسمان کرد لەناو ستۆدیۆیەکی زۆر جوان دروست بکەین، دەتوانین ئەو ژووری ئەو خانمە بێرە دەتوانین لەناو لە کۆنتترۆلی خۆمان چاوەڕێ ئەوە نەکەین ئەو هەوایە گۆڕانکاری بەسەدا بێتن و نەتوانین ئەو هەوایە کۆنتترۆل بکەین. دەبێت ئێمە دەبێت پرۆدیوسەر و ستاف فیلم و بەرهەمهێنان و دەرهێنەر هەموو شتێک دەبن کۆنتترۆلی ئەوە بتوانن بە هەموو دیتێلەکان بوەستن و بە هەموو وردەکاریەکانی ناو فیلمەکە بتوانین چیرۆکێکی زۆر جوان بژێڕەوە. بەڵێ عەدنان دەسەکانە خۆش بێ. برادەریان من داوای لێبوردنەکەم زۆربەتان بابەتەکەتان پرسیارەکانتان یان ڕوونکردنەوەکانتان پەیوەست نەبوو بە بابەتەکە و تەوەرەکەی کا عەدنان، بۆیە نەمانەویستدا ببڕین. ئەم باسی لە سروشت لە فیلمی کوردیە باسمان لە سروشتە کرد کاتێک کە باسی بازارمان کرد، بازاری سینەمای کوردیمان کرد، بەڵام بەسمانەوە بۆوە چەند توانێتی لە خزمەتی سروشتا بێت. کاسێ باسی سینناریۆمان کرد چەند توانێتی لە خزمەتی سروشتا بێ ئەوە بێت. بەڵام ئەگەر بابەتێک لە دەرەوەی پرسیارێکتان ڕوونکردنەوەیەکتان لە دەرەوەی ئەمە بوو بێت، بۆیە داوای لێبوردنەکەم لەبەر کات و لەبەر نەپچڕانی تەوەرەکەی کا عەدنان نەمتوانی بیخەمە بەرباز، بەڵام هەوڵم داوە لەسەر شاشەکە دەرکەوێت بۆی خەڵکی کەکە بیبینێ ئاگادار بێ بەڕێستان بەشدار بوون و بۆ چوونتان هەبوو و پرسیارتان هەبووە. کا عەدنان من لە کۆتاییە دەستخۆشید لێ یەکەم و ئەگەر پرسیارێ ئەگەر شتێکی کە ئیزافەیەکت هەیە لە خزمەتتان. من ئیزافە زۆر بەڕاستی دەکرێت لە کاتێکی دیکەی جیاواز زیاتر قسە بکەین لەسەر ئەم بابەتە و لەسەر هەموو وردەکاریەکانی سینەمای کوردی و لەسەر ئەو پێشهاتانەی کە سینەمای کوردی، سینەمای کوردستانی و فیلمی کوردی چاوەڕێ دەکاتون لەسەر ئەو
پێم خۆش بوو بەڵام ئێستا کاتی نییە لەسەر استراتیژی فلیم سازان هی هەمووانە و بە هەمومانەوە هەوڵەدەین ئێرە تێرترکەین دەوڵەمەندترکەین بە سەرچاوی زانستی فلیم سازین جاوە لە خزمەتتاین لە تەوەرێکی کە و لەوانەیەکی کە یاکە عەدنانگیان بە قوربان دەبم ئەمن لە خزمەت جەنابتانم ئەمن لە خزمەت هەموو خۆشەویستانم هیوادارم سەری کەسم نەیەشاندبی و کەسم بێزار نەکردبی تەنها ئەوێ دەبانەوێ بە هەموو لایەکمان بە هەموو سینەماکاران و کاک سەرکەوت و ئەو پلاتفۆرمە جوانە دەستی پێوە بگرین و هەمومان دەست بە سینەمای کوردی و بە فیلمی کوردی و بە سینەمای کوردستانیەوە بگرین و بتوانین ئەوەندەی کە هەیە پەرەی پێ بدەین ئەوەندەی کە هەیە جوانتری بکەین ئەو هەموو کەسە جوانانەی کە لە ناو سینەمای کوردستانی و ناو سینەمای کوردی و فیلمی کوردی کار دەکەن بتوانین سەپۆرتی و پشتگیری زیاتریان بکەین بتوانین شانازیان پێوە بکەین و ئەوانیش لەو بڕوایدامە درێخیان نەکردو درێخی ناکەن و ئەکادیمیەکانی سینەما لە سلێمانی و لە هەولێر و بەشی دراما لە زانکۆی دهۆچیش توانیتیان خەڵکی زۆر باش و زۆر چاک بەرهەم بینن بۆ ئەوەی کە بتوان لە ناو سینەمای کوردستانی و فیلمی کوردی شوێن و پێگە و جێگەی خۆیان دیاربی بتوانن مۆری خۆیان هەبی پەنجەمۆری خۆیان هەبی بتوانن لە داهاتوودا بە هەمومان سینەمایەک دروستکەین بە ناوی سینەمای کوردستانی چاوەکەمی کە عەدنانگیان دەسەکانی تۆش خۆش و برادران هاوڕێیان دەستی ئێوەش خۆش و زۆر زۆر سپاسدانەکەین کە هاوکار بوون بە پرسیارە جوانەکانتان بە سەرنجە جوانەکانتان ئێوە با بڵین چاوجی گەشەدانن بە فلیم سازان و فلیم سازان ئێمە لە خزمەتی ئێوەین و بەڵکو بە هەمووشمانەوە هەوڵدەین خزمەتێکی گەورە بە میلەتەکەمان بکەین بە لە هەموو چەمکەکان بتوانین لە ڕێ فلیم سازیەوە هەموو چەمکەکانی میلەتەکەمان بەرە و پێشکەوتن و بەرە و قۆناغێکی باشتر بەرین کا عەدنانگیان جارێکی کە دەستە خۆش و زۆر زۆر سپاس بۆ هەر هەمووتان ئازیزان ئەوە هاتینە کۆتایی